دووبارە سڵاتان لەبێت لە بەرنامەیەکی دیکەی پارشیف بەو کەش و هەوا ڕەشەبایە لەگەڵتانین بەڵام پرۆگرامی پارشیف هەر بەردەوامە بەڕاستی ڕەشەباکە زۆر بەقوەتە لە قەڵا یعنی کورسیە ڕوا دەفەڕوا لەولاوە بەڵام پرۆگرامی پارشیف هەر بەردەوامە ئەم شەویش بڕگەی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردون اینجا ئێوە شتێک بڵێن سڵاو و ڕێزی تایبەت بینەران بەخوا ڕەشەبایەکە هەموو شتێک خەریکە لەگەڵ خۆی داواکاکە ولی ئینشەڵڵا بەرنامەیەکی ڕێک و پێک ئینشەڵڵا پێشکەش بە هێوەی عازیز دەکەین ئینشەڵڵا سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست بەدڵنیاییەوە ئێمە بەردەوامین ڕەشەباش هەیە و لەو کەشانەش ئێمە بەرنامە پێشکەش دەکەین ئەم بەرنامانەش چێژی تایبەتی خۆیان هەیە بۆ ئەم شەویش کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون میوانی تایبەتمان هەیە ئەوە سندەجەکە ئەوە کورسەکەی برد ئێمە ناوەستێنە خانواز لێبینە بۆ ئەم شەویش کۆمەڵێک بڕگە و بابەت زانیاری تایبەت میوانی تایبەتمان هەیە مژاری ئەم شەوی پاشیف باس لەوە دەکەین کە خەڵکانێک بۆتە نەریت لە ڕەمەزاندا کاتی خۆیان بە یاریکردن بە جۆرەها یاریکردن بەسەر دەبن پرسیاری شەرعی ئێمە ئەوەیە ئایا لە ڕووی شەرعیەوە ئەم یاریانە دروستەیانە بە تایبەتتر بۆ سەبارەت بە ڕۆژوگەر ئایا خێری ڕۆژوەکەی کەم ناکاتەوە یان ڕۆژوەکە دەشتێنێت یان نا بۆ ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا مراد دڵشاد باڵەکیمان کردووە کە دواتر لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دەبێت دکتۆر هاتیەوە هاتیەوە جێ میێوان زان دوێ جێ میێوان بەڕۆ لێم قاتە بەری هەرشتی لە ڕۆژاوای کوردستانی کە منداڵ بوو ئەم بچوو بوون هەمە ئەف بارادبوومە ئەفسران دگوت مەدگۆ یا ڕەبی باران بێ ئامین گۆلکامەگی ها دەوێ ئامین زارۆک بەرچینە نان دەوێ ئامین ژەکشە مەدگۆ ئامین بەس بەڵام ئەمشە ئەوە نەخوێنی یا ڕەبی نەخوێنی دەکاتە باران زان چما بێ باران بێ ئیسال حشکە ساڵی بوو ئەو خالتی کامنی ئەوەی ڕۆژی هاتبوو ئەو ژنا گدگۆ 25 سەری پەزەی مەهەیە حشکە ساڵیە انشاءالله بۆیە بیشە بارانێک بێولۆ نە پاش بەرنامەکە بێتە بارەکەی ناکە پاش بەرنامەکە دوای سی شەو ئەرێ وەڵڵا انشاءالله باران بێ مزگینیا لە سەعاتی سێ دەست پێ بکە ساعتی سێ کێم دقاقژی وەختا مەستران لە تاریش بەرە ئەرێ وەڵڵا انشاءالله خودێ خێرێ بشینێ منها لكلها هوليرين من المالكين قال لك بالكيش بودما امو تا دو مهاتن فيدك تدي تشوفينك وهينك بخش بمال دنيا قرم بول الفيدك برق ديواري ويس باوردك مكلبيش انت تشتكي له وعرضاوي جماعه انا مهنك ابليكر باشبو باوركم باك باشبو ان شاء الله اجاري جارك دي سلافي مجبوه هنش خوا ام بحثا مناجاتي بكن ما تخوست هنا فيديو جمر بين هجر هو ناس ترينجي دوست وهوالي وهن زاند درفتك پر باشه فرصتك باش جبوان كسي قدنجي وان خوش بلكي اولي وديني ناس ترين اجارينها ام يعني درفتها هاني تشيبوي جمر فيديو بشين السر وي جمارا قرودا ودانيه وهجر ناي بيرا وجيا وندي ديجي خو ما شاء الله مكارتي وندي يمكن اگر بصورانيش بويان بلم دوباره وەکو پێماوتن ئێمە پێشبڕکێکی مناجاتمانەیە بۆ ئەو کەسانی کە جەنگیان خۆشە هەم لە ڕێگە زینێر هەم لە ڕێگە زیمێ واتە خانمان و پیاوانیش ئەوانەی لە مناجات دەنگیان خۆشە دەتوانن ڤیدیۆکانیان بۆ ئێمە بنێرن ئێمە 5 کەس هەڵدەبژێرین شەوانە کەسێک دەبێتە براوەی بەرنامەکە ئەویش خەڵک دەنگیان پێدەدا لە کۆتایی پرۆگرام کە دەکاتە سیەم شەوی مانگی ڕەمەزان کەسێک خەڵات دەکرێت و خەڵاتێکی زۆر تایبەتیشە اینجا لەگەڵمان بمێن پرۆمۆ بنا ئەگەر مناجات یان مەداخی دەڵێن قەسیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net ژمارەی چاوەڕوانتانین لێبیاون عزیزانی بەڕێز براوەی دوێنێ شەو کاک محەممەدی ڕەشیدی لە شارە جوانەکەی پیرانشارەوە زۆرترین دەنگی بەدەست هێناوە ڕێزی مەژبوو ئینشاءالله پیرۆز براکەم ئینشاءالله لە فیناڵ بزانم چی دەکەی کاکە محەممەدا یانی وا ئاهەنگێ بخوێنی کە هەموو معجبی ئەو دەنگی جنابتە بن ئەرێ وڵەت ئیسال ئەف دۆ دەردەکەون هەردووژیش ڕۆژلاتن لێ دۆ هەڤرەکیە کە سەرەکە هەبوو دەنابەر دوو کە سادە
سعيد سعيديش روجلات بو سعی سایدی بەڵێ بەڵێ لە ڕۆژهەڵات هەردووش. و کاک محەممەدی ڕەشیدی لە شارە جوانەکەی پیرانشار دەریاش هەبوو لێرە ئەویش دەنجی باش والله. بوو بەڕاستی دەنجی باشیشی بەدەستێناوە دیارە لە دەنگدانەکە بەڵام دیارە محەممەد ڕەشیدی. شار محمد رشيدي بیبینینەوە ڤیددیۆیەکە ببینن کاکە محەممەد گیان لەکوێی يا الله يا الله محمد يا رسول الله حيا الله يا الله محمد يا رسول الله شوا وشيوان دقير من بتنهموا غياب زين جوارم لا وجيرونا سبيداي بياني تحيا الله ده پیروز به روش هلاتو وحمو پیران کردستان شارش پیران شاریش ده پیروز به دنگی کی خوش بوه کاکە محەممەد گیان زۆر زۆر زۆر. بەڕێزی عزیزی من ئەو ئاهەنگەی حی ئەله بوو ئەله محەممەد یا ڕسول الله ئینشاءله بۆ فیناڵ ئینشاءله ئاهەنگێکی زۆر زۆر باش لەگەڵ شعرێکی زۆر جوان ئینشاءله هەڵ ببژێری و ئینشاءله لە فیناڵ بدرەخشی یعنی ئینشاءله خۆت نیشان بدەیت کاکە محەمزانم چی دەکەیت کاک پێیان ئەم شەو چی بۆ حازر کردین تخوا شتێک آه. ئێستا پێشەوەی سرودەکە و دەست پێ بکەی ئەڵێن ئەمە چییە؟ ئەوە بەخوا شتێکی معري نەبە. الرش معري الرش ولا يقرادي ئەو برا بەڕێزمانە مهندس آين کاکە مهندس ئارین آين ئاین. زۆ- آرین. ئارین ئارین آرين نابي آين. أفرت آين ئارین ئاین کاک پێیان ئاین ئاین. ئاین برا باشە ئاین کاکە مهندس ئاین ئەمنی زۆر خۆش دەوێ ئەمنی زۆر زۆر ئەوم خۆش دەوێ ئەی بەڕاستیە ها؟ تایبەتی ئەوەی بۆ کولیکێکی داناوە بۆیان لە بێمە. تایبەت وتی بەس بۆ تۆ وتو کاکە من برایکی بەڕێزی کاکە أري ئاینی والله بەڕێز. جيش أنازي وفخري ما دەی بزانە ئەو شو چمان پێشکەش دەکەی بەو والله گولینکەیەوە ئاهەنگێکی لە مایە شوشتەری ئێمە وەلی حجازی هێوە دەوێ بەناوی ئەله ئەله یا ئەله لە ئالبومی یەکەمم باقوتسیان کە ئەو ئالبومە تقریبان 26 ساڵەوە بەر لە ئێران بڵاو کراوە و جنابی دکتۆر ئەو ئالبومی باقوتسیانە کە هەر ئاهەنگی یا ڕەشڵە یەشێن مەدینەتی ئەوەیە 1,300,000 دانە ئەو لەوە ئالبومە فرۆشرا 1,300,000 بەڵێ بەڵێ وديش يدك أو إن شاء الله آهنگا ئەو ئالبومە ینی تەنزیمی ئەو ئاهەنگە ئەو ئالبومە ئوستادی بەڕێز ئوستاد محەممەد جەلیلی مامۆستا محەممەد جەلیلی ئەندەلیبی بوو کە یەکێک لە واقعەن مامۆستایەکەی پایەبەرزی موسیقای کوردیە و زۆر لەگەڵ گۆرانی میجانی بەناوبانگ مامۆستا شەجەریان مامۆستا شەرامی نازری مامۆستا ئەفتخاری لەگەڵ گەورەترین گۆرانی میژانی ئێران ئیشی کردووە بيام و عزيزي یەکەمین ئالبومی منیش لەگەڵ مامۆستا جەلیلی محەممەد جەلیلی ئەندەلیبی بوو کە الحەمدولله زۆر زۆر کارێکی زۆر گرنگە ناری یەکەم والله. کار ناری موفق بێ. ژمارە جا ئەو کاتە کاک دکتۆر ئەو کاتە ئێمە ئەو ئالمانە خوێندنا ئینستاگرام بوو نە فەیسبوک ئەو بوو وەختە هیچ شتان نەبوو بەس ڕادیۆ بوو ڕۆزنامە و تەلڤیزیۆن ئەو کاتە ئێمە 1,300,000 دانە زۆر زۆر یانی زۆر. زۆر مهمە بووە یەکێک لە پرفرۆشترین ئالبومەکانی ئێران موسیقا لە ئێران دروستە سركفتي به تەمەەن درێژ بی هاتی زەر بێژی؟ باجێمان لێدبی استاد بيجي ئیستا هەر ئەو ئاهەنگە الله بخوین. الله یا الله الله. ئێستا یا الله. چ دەکەن ئێستا کاکە گروپی موسیقا الله
حق لا إله إلا الله 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 يا الله حق لا إله إلا الله صل على محمد هوار يا رسول الله صل على محمد هوار يا رسول الله در کوچه محبت از نقد جان گذشتیم در کوچه محبت از نقد جان گذشتیم آخر جانا لطفی کن احوالی که دارم آخر جانا لطفی کن احوالی که دارم الله الله یا الله حق لا اله الا الله 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 یا الله حق لا اله الا الله صل على محمد هوار يا رسول الله صل على محمد هوار يا رسول الله أسرار عاشقان را از زاهدان مجوییم أسرار عاشقان را از زاهدان مجوییم از آشنا بپرسید احوال آشنا را از آشنا بپرسید احوال آشنا را الله الله یا الله حق لا إله إلا الله 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 يا الله حق لا إله إلا الله صل على محمد هوار يا رسول الله صل على محمد هوار يا رسول الله آینه جمالت مطلب نمای جان است آینه جمالت مطلب نمای جان است بنگر که چشمم بیند در او خدا را بنگر تا که چشمم بیند در او خدا را الله الله یا الله حق لا إله إلا الله 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 يا الله حق لا إله إلا الله صل على محمد هوار يا رسول الله صل على محمد هوار يا رسول الله دست خوش کاکا دست خوش برای من دست خوش چاو بانو باش بو دەستان خۆش بێ چاو بوو دکتۆر باش بوو زۆر باش زۆر باش دەستان بوو خۆش زۆر بی. باش بوو زۆر دیارە تو دەشتوانی باش دەفرێ بدە. بەدەر لەوەی کە دەتوانی گۆرانی باش بڵێ ئەرێ، سروت و مناجاتی دینی باش بڵێ ئەمەدەدا هەدەفی لێ بە تو زۆر لێت نەدا بانۆژی بەدا التفت باست بکەین وڵی منیش زۆر باشە والله قلت الفلوتة يشتخم بهيست ما بهيستا سەفخان ئەتوو ئەو شەو هەرمەلای جززیری دەڵێەوە دیسانیان ملاي زيري وفقيت إيراج هاجر درفتها بزيد تكسكي لك يا شعرك انا لك يا ها ما في حواس واي باوك باوك يا حواس ئەوە یەکەمیان ئێستا دەیڵی کامەیە
استيكي بيجي معنا ئەو نوکەت بێژی کێیە ازي ملاي زيري بيجي ئێستا بە مەلای ئەوەی تریانمە زیری. بۆناڵی كيجان ئەوەی تریان دانێک تکی کێو کێڵی ملاي زيري وفقي تيرا ئێ فەقەت تەیرا بڵێ فقي ئێستا تيرا بيجم والله. دلبري آه. يلا دي برو برو صوت كاكا. ده؟ برو كاكا برو يلا سبحان جنابي دربتني خالك جخانا قردني سبحان جنابي دربتني خالك جخانا قردني خالك جخانا قردني وتزدين كريم بردام دنيا ويران الزين مال خراب وقت البريد ما نالم فقيت راني دي كالم نكالكي قربي حالي يا ررررم أخذ البريد ما نالم فقيت راني دي كالم نفشكي قربي حالي تهم قوليهم ريحاني تهم درديهم درماني تهم قولي تريحاني تهم درديهم درماني تهم دردي تهم درماني تحاكمي تلقماني ويران زين مال خراب أخذ البريد ما ناله فقيت راني كاله نكالكي بربي حاله الباغ من بوز بستان أخذ البريد
نخوشكي بربي حالا يا را أغطي البري دماء لا بقيت يديك هلا نخوشكي بربي حالا آخ دلبری تقول دانی كل الكبابول جياوباني آخ دلبری تقول دانی كل الكتال جياوباني وكل الكبابول كردستاني بلبل برسكير بيان كاني ويران الزين مالم خراب آخ دلبري دمنانا فقيت راني ديك هلا ونكالكي بربي حالا من علي فقيت راني ديك علي لك لكي قربي دەست خۆش ئەس خۆش کاکە سەفقانی بەڕێز بەسەر چاو کەرەم کە وەرەدام وا گروپی زۆر بەڕێز و محتەرەم دەستە خۆش بەخروشان ئازەی هەولێر سەفقان من پرسیارێک شتە هەیە ليش؟ تو بۆچی ئەڤڕۆ گەلک بإحساس ئەو مناجاتە گوت والله إله بلكي إحساس تقوي هاي إحساسات و گەلک زێدەتر بۆ شوان حروج يعني يقولوا إيه ئەرێدی بەس ئەڤڕۆ ئەس بێژم أفسترانا هاني جماعات كنترول جيت بيجن افرو زيادة نه إيه أفستران أف قرانيا قم قوت نهام مش زاروتيا خد حبس كري مش بركري يعني زاروتيا مبير آنينه موتفدتين أفدو جال كلها ولير استخازمو له فقيتان زور حموها از بيجي نشرت دلبر إلا كتشك بي أنجن كي سديس صد دبي دلبر دبي ولاتي مروبه دبي تشتي تجي حزك يعني شب أو دبي دلبر بيجي ماتش دلبر يعني مجازي بي بو عشق خدي بو خوا يعني عرفانية تصور مجازي بي بو عشق خدا أنا فقيتان بو خوا خوندويتي علي راسته يعني حس كرناو إلهي بو نا فقيتان سما بستي بو خوا بوا يعني فقيتان جوان كسي قب بالاورار دا اخي بحيوان ارد اخي في بابير دا اخي بهي اف واف تجمرك يعني السرد هات ناس كرنا تشتي يعني فقيتان امكانيات زوري هبو حتما اري دست خوش دنگت خوش بي خوش بو تم خوش تم خوش دست خوش به ناتي بلاش جري بينا انا بشتيو زور خوش زور دكتور آدم لسوشيال ميديا برگەکەی ئەم شەوت ماشەڵڵا قسە و باسی زۆری لە خۆی هەڵگرتووە جا پێمان خۆشە برگەکەت خۆت لێرەش بیناسێنی و بە هەمان شێوە میوانەکەشت بیناسێنی و بۆتە نەریتێکی ڕەمەزان دانەبراو لە کۆمەڵگەی ئێمە یاریکردن و ڕەمەزان بە تایبەتر شەوانی ڕەمەزان لە ڕۆژیش خەڵک هەیە یاری دەکە بەڵام ینی بە نزیکی تەقریبەن بە ڕۆژ زیاتر خەڵک دەخەوی بە شەویش ڕوو لە کافێ و چایەخانە و هەتا لە ماڵەکان بەیەکەوە کۆ دەبنەوە و یاری دەکەن چەند یاریەکی جۆرا و جۆر بۆ ئەم خەڵکانە کە پرسیار دەکەن ئایا دەکرێت ئەم جۆرە یاریانە بکەین کامەی لە ڕووی شەرعیەوە دروستە کامەی ڕێگە پێدراونیە ئەگەر کەسێک ئەم یاریانە بکە لە ڕووی شەرعیەوە ئایا خێری ڕۆژوەکەی خێری ڕەمەزانی تەواو دەگاتێ یان خێرەکەی تەواو ناگاتێ دکتۆر یاریەکانی وەکو
بۆ نمونە شەترەنجە تاوڵەیە تاوڵەیە ئۆکەیە. لامەیە ئۆکەیە قەلەماچین دۆمینەیە لە هەندێک شوێن بۆلینگ دەکرێ وەنیە ئەرێ دکتۆر دەبێت چی ئەزێ ببێژم ji بۆ خەڵکی ڕۆژاواژ مە فێم کردکی دکتۆر دەبێژی ڕەمەزانێ دێ دەبێت ڕەمەزانێ دەبێت هەنێک دەبێت دلیزم بە قەلەماچ لیزم بدامی لیزن دەبێت باندۆراوەی لەسەر ڕۆژیە هەیە کاخێراوی هەیە تنەیە یانجی مەکروه کابێ چاوایی ئەپرسن تەف دەمێژ میوان بکەن میوانەکەشمان حازرە مامۆستا مەلا دڵشاد باڵەکی ماستەر لە زانستی ئیسلامیەکان عليكم السلام ورحمة الله وبركاته ماما مستح حسابي كورونا حسابي كورونا كنا دست سلام لك مامۆستا دڵشاد بەخێر بێ باسی مامۆستا قلتي بخير سرسرا ئێوە مامۆستای ئاینی ئێوە مامۆستای ئاینی لە ڕەمەزاندا ئەرکتان قورسترە لەگەڵ ئەو ئەرکان ئاینیانە چۆنن والله باشین الحمدلله کاکتۆرەوە هەروەکو ئەوەی ئیشی مامۆستایەتی برێن وتاری عەسران و تەراویحەکان و ودا ئیمامەتی و ئیدی ئەوە لەگەر مزگەوتی مەشغولین دە الحمدلله پرسیاری شەرعی خەڵک و وەنیە خەڵک لە ڕەمەزان زیاتر ڕەنگە پرسیاری شەرعی بکە بەتەکید طبعاً مامۆستا پرسیارەکەم هەیە بەڵێ بتەکید لە ڕەمەزانان زیاتر خەڵک بەبیری دێتەوە کو بڵێ خەڵک زیاتر پابەندەبی هەم لە ڕووی پرسیارکردن و هەم لە ڕووی بابەتە ئاینیەکان و هەروەکو جەنابیشتان ئێستا مەسەن ئەو بەرنامەیە وەلو جەنابەت لە غەیری ڕەمەزانانیشەوە هەر هەیە بەڵام ڕەمەزانان زیاترە و گەرم و گوڕترە ئیمەش مامۆستایان هەروایە لە ڕەمەزانان هەم سوال و پرسیار و هەم دەرس و دەور و وەکو تەراویحەکان و وتاری عەسران و ئەوانەمان زۆرە بەڕاستی ئەجوای ئێرە و ئەم ساڵ لەگەڵ ڕەمەزان چۆنی ئەجوای ئێرە چۆنە والله دەستان خۆش بی من لۆ خۆم تقریبان لە منداڵیەوە یەک دوزار هاتیمە سەر قەڵا بەڵام لەو کاتێک کە ئێستا ئەو دیزاین و ئەو برێن دەستکاری کردانە یەکەم جارە کە هاتیشم تقریبان سیارەکەم لە گەراجی ڕاگرت بەرەو ڕووناکایەکەی هاتمە گەنەکەەوە نەبوو گوتم شتێکی هەر لێ پیا دەبی هاتا هاتم لێرە لای جەماعەتی دەستان خۆش بی یانی شتێکی نوێیە ئەوە شتێکی باشە ئینشاءالله موفق دەبن دەستنگۆ خۆشبی لەشتان ساغ بی خزمەتێکی گەورە بە کۆمەلگا دەکەن بە تایبەت لە ڕەمەزاندا هیلاک دەبن ئینشاءالله خوا ئەجر و پاداشتان دەداتەوە ئامین ئەزمین ئینشاءالله مامۆستا دڵشاد بۆتە نەریتێکی باوی کوردستان یاریکردن و ڕەمەزان بەڵێ با لە ڕۆژەوە دەست پێ بکەین کەسێک ڕۆژەکەی دڵی کاکە من خەریکی بۆ نمونە پلەستەیشنم باشترە وەکلەوەی بچم غەیبەت بکەم بچم ینی تەماشی شتشی حرام کرا و قەدەغە کرا و بکەم ئەوە باشترە بۆ خۆم دۆمینە دەکەم دامە دەکەم بەگشتی یاریکردن لە ڕۆژانی ڕەمەزاندا حکمی چییە؟ بەگشتی دواتر یەک ڕوونی دەکەین بسم الله الرحمن الرحيم طبعا لبداية هروكو تعارفك وكو هاتينا ناو استوديو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه سرتا بخوش حالم دستان خوش بي خواهي قورا أو دانشتنا من روبكات توشي روجي قيامت من بيتماي سودو قازان زي شكم زالو خومان ودواي لبو بيسركان وبينركان من إن شاء الله آمين بالنسبة یاری و ڕەمەزان بەڕاستیم دەمەوێت لە سەرتاوە لەوە دەست پێ بکەم لە بابەتی کات یعنی چونکە ئینسان ئەو شتانێک کە ئەنجامی دەدا بە تایبەتی یاریەکان ئەو یاریەکانی سەردەمی خۆی کودامەکردن و کرا و گۆریانێ و ینی حتا وەرزش و یاخود کەرەمستانێ و ئەو شتانێک کە ئێستا لەو سەردەمەدا هەیە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەموو ئەو بابەتانە ئەوە دەچیتە خانەی ئەوەی کە ئینسان کاتێکی زۆری پێوە مەشغول دەوی پێوە بەسەر دەبا کات لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تەمەن گرنجێکی زۆری پێدرایە وەخوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە چەندین ئاەتدا سوێندی خواردووە بە کات والضحى والليل إذا سجى والعصر عنی سوێندی خواردووە بە کاتی عەسر یاخود سوێندی خواردووە بە کات بە شێوەیەکی گشتی یاخود سوێندی خواردووە بە کاتی بەرەبەیان کاتی شەوەکان هەموو ئەوانە و کات یەکێکە لەو شتانێک کە بەڕاستی کات واتە عمری ئینسان یعنی ئەو کاتی ئینسان کە دەڕوا جارێکی دی ناگەڕێتەوە و خاڵێکی دی لەسەر کات ئەو شتەیە کە تەواو ئینسانەکان لە کاتدا یەکسانن یعنی فەیلسوفێک پرۆفیسۆرێک سەرۆکی وڵاتێک مامۆستایەکی زانکۆ لەگەڵ ئینسانێکی یعنی ئاسایی هەموویان
شەو و ڕۆژ 24 کات ژمێریان هەیە لە بۆ پرۆفیسۆرەکەەوە لە بۆ ئەو سۆرۆکی وڵاتەوە لە بۆ ئەو عالیم و زانایە و لە بۆ ئەو کەسێک کە کارەبای داهێنایە و ستۆدیۆی داهێنایە و کۆمپیوتەر و ئینتەرنێت و ئەو وەسائلانی داهێنایە ئیوی 28 سعات و 30 سعات و 40 سعات نەبووە هەمووی یەک کاتە کەواتە ئەو کاتە زۆر گرنگە و یەکێکە لەو شتانی کە لە ڕۆژی قیامەتدا ئینسان لێ پێچینەوە لەسەر دەکرێت وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4 لە ڕۆژی قیامەتدا ئینسان ناتوانێت لە شوێنی خۆی بجوولێ هەتا 4 پرسیاری ڕوبەڕوو نەکرێنەوە یەکێک لەوانەوە عن عمره فيما أفناه ئایا تەمەنی خۆت شەو و ڕۆژی خۆت مانجی ڕەمەزان ڕۆژانی هەینی ئێواران و بەیانیان و شەوان و کاتەکانی خۆت لە چی بەسەر برد ئایا لە شتی باش لە شتی سوودمەند لە شتی لە تیجارەت و بازرگانی حەڵال لە شتی خێر لە عیبادەتی خوای گەورە یاخود لە شتی ئەوە برسيارك من هي أنا تقول في عمرك فيما أفنيته يعني هجر الكار تنا بك هجر الكار وإيش بك أنا قال لك أنا زوري خلك أنا رمضان جبوان موسمه إيه خديه شربت وخديه فلان هذا كار هنا يعني نخاسم إيه خوارني هجر مثلا أم بيج روجي قرتي المجدك السبين نيرو إيفاري عصر مغرب عشاء تاني المجدك نذكر دك نتراويح دك يعني نفالاي كار دك إيش دك أبجي خيراوي برتر يعني ذكر وان برتر بەخۆی ئوستاز کە ئەمە دەرێن عیبادەت تەنها نوێژ و ڕۆژ ناگریتەوە یان شتی خێر شتی باش لە ڕووی شەرعیەوە تەنها نوێژ و ڕۆژ ناگریتەوە قورئانی پیرۆز 6600 قسور ئاەتە 120 ئاەتێک باسی نوێژکردن و ڕۆژ و ئەوانەیە 6000 ئاەتی دی باسی کەسابەتە باسی تیجارەتە باسی سیاسەتە باسی ئەعلامە باسی ڕاگەیاندنە باسی نەفەقەی ماڵ و منداڵە هەموو ئەوانەی کە ئینسانێک بەیانی لە ماڵی خۆی دەردەچی بەنیەتێکی پاک دەچی لە دوکانەکەی خۆی کار دەکا ئیش دەکا لە ئیعلامەکەی خۆی لە ڕاگەیاندنەکەی خۆی لە بازار لە هەر شوێنێک ئەوەشان بە عیبادەت حیسابە یعنی عیبادەت تەنها زیکرکردن نییە تەنها نوێژکردن و بە ڕۆژبوون ئەوانە نییە ئەستەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دینارێک کە بیدەیە فەقیرێک دینارێک کە عەبدێکی پێ ئازاد بکەیت دینارێک لە پێناوی خوای گەورەدا بیبەخشی دیناری چارەم لە ماڵ و منداڵی خۆت سەرفی بکەیت خێرترینیان ئەوەیە کە لە ماڵ و منداڵی خۆت خەرجی دەکەیت ئەویان هەمووی خێری زیاد کەواتە یعنی عیبادەت شێوەی گشتی هەموو ئەو بابەتانە دەگریتەوە کات ئەوەندە گرنگە ئاماژەت بە کۆمەڵێک ئاەت فەرموودە کرد لە ڕۆژی ڕەمەزاندا کەسێک کاتی خۆی بە یاریکردن بەڕێ بکە ڕۆژوەکەی پێدەشتێ کاک دکتۆر ئەو یاریانە طبعا زۆر یاریمان هەیە جۆرەها یاریمان هەیە یاری هەیە زەرەری هەیە زەرەری تەندروستی هەیە یان زەرەری ئەخلاقی هەیە یان زەرەری سیاسی هەیە مەسەلەن زۆر یاری ئێستا لە سوشال میدیا مەسن یاری ئەو یاریانی کە قوماری تێدایە ئەو یاریانەی کە فێڵ و هەڵخەڵەتاندنی تێدایە ئەو یاریانەی کە مەسەن لە بینی کچەک و کوڕەکی نامەحرەم و بێگانە لۆ نمونە ئەو یاریانەی کە مەترسی هەیە لەسەر ژینگەی وڵات لەسەر ئابووری لەسەر اقتصادی هەنی هەموو ئەوانە حرامن وەقەدەغە کراون ڕەمەزان و لە دەرەوە ڕەمەزان و غەیری ڕەمەزان بۆ نمونە تاوڵە حرامە ئەوجا ئەوە ینی برەی تاولە و دۆمینە و هەموو ئەوانە دەمەوێت شی بکەینەوە تاوەکو یەک بزانن بابەتەکە ئەگەر لەسەر قوماریش دەبێ حرامە وەکو گوتمان بەشی یەکەمینیان ئەو هەر یاریەک زەرەری هەبی زەرەری مادی زەرەری معنەوی زەرەری ئاینی و زەرەری اقتصادی و ئابووری و سیاسی ئەوە لەبەر ئەو سەبەبەی ئەو حرامە و قسەی لەسەر نییە ئەو یاریانەی کە لۆ خۆی مەسەرن وەکو دەرێ لە بۆ کات کوشتن هەرچەندە باسی کاتمان کرد بەداخەوە دەگوترێت کات کوشتن کات ئەو نیعمەتە گەورەیە دەبێت و زیندوی بکەیەوە بەکاری بینی ئەوانەی کە لۆ نمونە دامەیە مەسەن دۆمینەیە هەموو ئەوانە ئەوە زۆرینەی عولەما دەفەرمون بەڕاستی لەبەرەوەی وەقت بەهە دەردانە لەبەرەوەی شتێکی مالایەعنیە لەبەرەوە هیچ سوودی نییە ئەوانەش یعنی ئەگەر نەرێن حرام بەڵام مەکروهن بەڵام بەڕێی من یعنی کەسێک یان مەجموعە کەسێک لە شوێنێک دادەنیشن مەسەرن گەمەیەک دەکەن یاریەک دەکەن لەو بابەتانە شەرت و مەرجەکانی تێدابی زەرەری لە بۆ خۆیان و لە بۆ دەوروبری خۆیان نەبی و زیادە ڕەوی تێدا نەکرێ ئەوە دەبیتە شتێکی احتیاطی باسی یاریە باوانە بکەین کە لە کوردستان لە ڕەمەزاندا دەکرێت بەڵێ داما ڕێگە پێدراوە
بەداخەوە یان دەتوانین برێن ئێستا حتا ئەو یاریانێک کە ئەگەر مەجالێکی شەرعیشی تێدابی خەڵکیمە بەڕاستی ئەوەندە زیادە ڕەوی تێدا دەکات یعنی ئەگەر بێت و مەزالی تێدابی لە خۆی مەسەلەن یەک دوو دەستە گەمەچی بکە مەسەلەن یان یاریەکی بکە زیادە ڕەوی ینی لە بەیانیەوە هەتا ئێوارە کابرا خەریج لە بن دیوانەش دانیشتە خەریکی دامەکردنە یان لە شەو تا پاشێ مەسەلەن شەو ئێستا بەداخەوە ینی ئەو کللتورەی کە ئێستا لە وڵاتی مەدا هەیە یعنی عکس بوویتەوە کە خوای گەورە شەوی دانایە لە بۆ ئیسراحەت و خەوتن و ڕۆژی دانایە لە بۆ کارکردن ئێستا عکس بوویتەوە ینی بڕۆ ئەو بازاران ئێستا کافتریاکان و نادیەکان و نازام دوکانەکان هەمووی پڕەتی لە گەمە و یاری و جۆرەها شت ئەوە بەڕاستی دەچیتە قالبی حرام و خەڵگەی ماڵ و منداڵی بەژێ هێڵێ بۆ یاریکردن بە تەکید آخر کە باسم کرد یعنی زەرەر و زیانەکان زەرەر و زیان هەرەوە نییە مەسەلە قومارەکەی بی لۆ نمونە یان حتا لە عەشایری و لە گوندەکان دە کەس 20 کەس دەچن لە ماڵێکی کۆ دەبنەوە لەو ماڵی هەتا سعات 2 3 ئەوانە دۆمینە و دامە و یاری دەکەن نەحیسابی قوتابیەکانی ئەو ماڵی دەکەن نەحیسابی کچەکانی دەکەن هندی کات هەیە گەمە دەکەن لە ماڵی فلان کەس بزن خڕ دەبنەوە ینی 20 کەس 30 کەس لەوێ شەڕیش دەبێ مامۆستا ئەوە شەڕێکی خراپ ئەوە دەرهاویشتەکانە دەرهاویشتەکانی ئەو گەمە و یاریانە یعنی ئەمە گەر برێن لۆ نمونە دوو کەس بەیەکەوە مەسەلەن دامەیەکی شیان کردیان گەمەیەکی شیان کرد مەجالێکی تێدابی دامانە برێن مەکروها مەسەلەن بەو شەرت و مەرجانە بەڵام ئەگەر بێت و ئەو یاریە ببیتە مای ئیزعازکردنی عایلەیەک بیتە حتا ئیزعازکردنی کۆڵانێک لۆ نمونە جاری وایە دەبینی دوکانێک لە کۆڵانێکی دانرایە ئەوە دۆمینەی لێ دەکرێت یاخود پۆبجی لێ دەکرێت یاخود ئەوانە ینی ئەو گەڕەکەی هەمووی ئیزعاز کردیە ئەو جا دەنجی مەسەر مستەجەلەکەی بەرز دەکا گەنجەکان مەسەرن هەرا و دەنگە دەنگ و ئەوانە یعنی زۆربەی هەر زۆری ئەو یاریانێک کە دەکرێت بەڕاستی ئێستا ئەمن خاترێکم هەیە شەوێک لە شوێنێک بووی مستر ناوی نایرم بەس بەڵام لە ئێران بوو شخصەکە گەورەی عشیرێک بوو یەکێک لە دۆستانی مەوتی تەوڵێک پێکەوە تەوڵە بکەین بەداخەوە ڕئیس عشیرەکە دۆڕاندی ڕئیس عشیرەکە تەوڵەکەی شکان چوو تەوڵێکی دیگە هاوت وتی وەرە گەمە بکە کوڕی یەکێک لە کوڕەکانی هاتوتی بۆ خاتری خوا بە بابم بی دۆڕێنە ئەگەر نەی دۆڕێنی تا سبێ دەدا لە تەوڵە دەشکێریە هەم دیسان لەگەڵت دگەوێ دەکات ئەبێ بی دۆڕینی پێ ئەتر ئەم جارەکە دۆستەکەی من خراپ گەمەی کرد و دۆڕاندی فعلا ئێستا و گەمە و یاری و حتا وەرزش مەسەرەن ینی تۆپی پێ ینی یەکە لەو سەبەبانی کە علە لە ساس کولتورەکان لێک مثل نزیک ببنەوە خەڵکەکە لێک نزیک بوو بەڵام بەداخەوە ئێستا بوویتە سەبەب بۆ کاری شەڕ و مەشاکیل و زۆر نە حرام نییە مەبەستم ینی زۆر جار ئەمە دەرهاویشتەی خراپی هەیە یعنی دەبینی یانەک دەچیتە وڵاتێکی یان دەچیتە شارێکی ئەوجا لێدان و ئەوجا ئەو فەریقە لە جیاتی مەحەبەت و تێکەڵاوبوونی کەلتورەکان و تێکەڵاوبوونی خەڵکی ئەمە بە شێوازێکی خراپ بەکاری دێنێ لەبەرەوە هەرچەندە ئینسانی مسلمان بەڕاستی دەبی وەختەکانی لە شتی زۆر گرنگ بەکاربیێنی یعنی ئەو شتانە لە بۆ ئینسانی بێئیشە ئەسڵ وایە وەکو پرسیاریان کرد لە فتحوڵا گوڵن کە کەسایەتێکی تورکە خزمەتێکی زۆری کردە لە ڕووی ئاینیەوە پرسیانت گوتیان زۆردار کەناڵەکەی ئێوە هەندێک ئافرەتی دێتە سەر یعنی وەکو بێ شایستە نییە یان شایەن نییە سەر کۆتە مەسەرەن سفورە و بابەتانە گوتی ئەم گۆل لۆ ئەوەندە بێکارن وەختان ئەوەندە زۆرە سیر ئەو کەناڵێ بکەن بەس ئەوەی ببینەوە کە باخوا ئافرەتێک بڕک پرچی دیارەیانە وتیم گۆ نابی ئەوەندە وەختان زۆر بی مامۆستا دڵشاد پێم وایە زۆر گرنگە ئەوانەی کە گوتمان هەمووی پەیوەست بەو بابەتەی ئمە گرنگە بەڵام حکمی شەرعی ئەو یاریانە ڕەنگە زۆر گرنگ بی و بینەرانی ئێمە چاوەڕێی بکەن یاریکردن بە دامە ڕێگە پێدراوە وەکو ئەسڵ وایە زۆر بە هەرە زۆری ئەو یاریانەکە من دەمەوێت یەک بینەرانمان حکومەکانیان دکتۆر یاریکردنی بەزار دروستەیان نا ئێستا زۆر بە هەرە زۆری عولەمایانی شەرعناز دەفەرمون ئەو یاریانە وەقت کوشتنە و کارکردن لە شتێکی مالایعنی بەڕاستی ئەگەر حرام نەبی مەکروهن بەس شەترەنج دروستە بەڵام ئەگەر بێت و دەرهاویشتە خراپەکانی هەبێ ئەوە دەچیتە قالبی حرام ئەوەی کە ئێستا علەمایان قسەیان لەسەر کردێ بابەتێکی خلافیە لە علەمایان بە تێگەیشتنی من ئەو یاریانە بە شەرت و مەرجی تایبەتی خۆی
هەرچەندە ئینسان حەق وایە ئەوەندە وەختی زۆر نەبی مەسەن خەریکی دامەکردن مامۆستا یەک مەسەن یەک دەست و دوو دەست خەی ناکە وەسن زۆر ئەگە زۆر بێن بڵێن مەکروهە بڵێن مەکروهە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبارەی یاریکردن بە نەرد بڵێ زار و مار ئەوەی کە ینی لە مستەڵح کۆمەڵێک فەرمودەی هەیە ینی هەڕەشەن لە بۆ ئەوانەی بەو یاریە دەکەن تو دەڵی لە ئەساسدا دروستە یان نا من چونکە بەشێک لەو یاریانە بەزار دەکرێت من مەبەسمە تو کۆمنتی خۆت حکومە شەرعیەکە بە ڕۆنی بە وەرگرانی ڕوودا بڵێ كومنتي من كاكتور من لعب بالنرد الشعري فكأنما صبغ يده في لحم خنزير ودمي هركس يعني بزار بكا وكا دستي لناو براز نابيتن كوا دلين حرام زانایان قسەیان لەسەر کردووە یعنی بەشێک لە زانایان دەفەرمون ئەوە ئەگەر بێت و بابەتی قمار و ئەو بابەتانەی تێدابی بەشێکیان دەفەرمون ئینسانی مسلمان ئینسان کە خوای گەورە دروستی کردیە ئەو کاتە جوانەی پێدایە ئەو عمرە جوانەی پێدایە نابی لە شتی هەزەلی و ینی دامە و یاریکردون ئەو بابەتانە سەرفی بکات لەبەرەوە من لعب بالنرد فقد عصى الله ورسوله وپێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک یاری بەزار بکاتن ئەوە سەرپێچی ئەمری خوا و پێغەمبەری خوای کردیە یاریکردن بەزار دروستە یان نا ئەو بەپێ ئەو فەرمودانی کە بە خۆت خوێندەوە دروست نییە گرنگی ینی ئەی بە قمارکردن با بڵێن ئەوە ڕێگە ڕێک پێدراونێ بڵێ تاوڵە تۆر برن ئستا ینی ئەگەر قەدیم و نوێ ڕەمەزان دەکرێن مەبەسمە دەخل زۆرینەی عولەمایان دەفەرمون ئەو گەمە و یاری وشتانە ینی حرامن زۆر لە زانان دەفەرمون بەڵام هەندێکیان دەفەرمون ئەوانە مەکروهن بەڵام بەڕێی من و تێگەیشتنی من یعنی ئەو گەمە و یاریانەی کە وەکو گوتم ئەو زەرەر و زیان و دەرهاویشتی خراپی نەبی وەڕ زیادە ڕەوی تێدا نەکرێت دەستە قالبی مەکروه دەرهاوێش ئەگەر دوو کەس بەیەکەوە دانیشتنە تاوڵەیەک دەکەن بەبێەوەی نە شەرتی و مەرجیان لەسەر کردیان نە سوێندی لەسەر دەخۆن نەهیت ئەمە هەر بۆ خۆشی ڕێگە پێدراوە زیادە ڕێوی تێدا نەکرێت ئەخر ئەوانی نەسی سەریحی لە سەبی ئەوە جیاوازە ئەوانە دەچیتە قالبی حرام سینی سینیانێ بە تایبەت لە ڕەمەزاندا لە هەولێر لە کەرکووک بۆ نمونە ئەو یاریانە ئەو کەسانە لە شتی خراپ بگێڕێتەوە لە باتەوەی دانیشن سێری شتێکی نەشیاو بکەن سێری ئەو بابەتێکی دیە عنیە تۆ دەرێ ئەگەر شتێکی خراپ نەکەم خراپ لە بۆ هەیە مەسن خراپتر هەیە لۆ نمونە ئێستا بەڕێی من ئەگەر بێت و دوو کەس لە شوێنێکی دامەی بکەن باشترە لە فەیسبوک و پۆبجی و قمار و مەسن بابەتی حرامە بەستم ئەو پۆبجێ کە ئێستا دەکرێت بەڕێ ئەگەر کوڕک و کتێکی نامەحرەم بەیەکەوە بی ئەوار هیچ ینی بەڵام ئەو پۆبجێ کە ئێستا هەیە و گەنجەکانی سەر لێ شێواب کردێ و شەو ڕۆژ ینی کابرا لۆی هەیە پارەی قەرز بک بچی بە کارت و باوانە بدا کە هیچ سوودەکی نییە منەوەندێک کە بیست بم وەرە زۆر لە شارە زانیشم لێ نییە بەڵام هیچ سوودی نییە لە زەرەر زیاتر لە کات کوشتن زیاتر لە ئەوە زیاتر بۆنەوەی نوێ ئەو خەڵکانەی کە ئەو گەنجانەی ئێستا لە زانکۆن بۆ نمونە هێشانەگەی شوونەتە زانکۆ زۆرێک لە یاریکردن هەیە کابرا لەو سەری دنیا ڕەنگە لەگەڵ کەسێکی تر بە تایبەت ئەگەر ڕەگەزی بەرامبەر بی ئەکسبۆکسە یاری دیکەیە ئەمە ڕێگە پێدراوە بەخۆی ئەوە دوو بابەتە یان لەگەر ڕەگەزی بەرامبەر ئێستا کوڕک و کچەک لە کات دەکەن مەسەر نامە دەگۆڕنەوە یاری دەکەن ئەوە حرامە بەبێ سەبەب یعنی شتێکی زانستی بی ڕۆژ و بەتاڵ دەکاتەوە ڕۆژ و بەتاڵ ناکاتەوە وەکو یاریەک ڕۆژ و بەتاڵ ناکاتەوە ئەو یاریانێکی ئێمە باس نەخێرنا وەکو فتوای مامۆستاکەمان لێنێ لە سوشال میدا ئەویان لەسەر دروستکرد ئەو شتانێک کە ڕۆژ و بەتاڵ دەکەنەوە جیاوازە بەڵام شت هەیە ڕۆژوەکەی برێن خێری ئێستا پێغەمبەری خوا دەفەرمێ هەر کەسێک واز لە قسەی خراپنەینی قسەی حەلق و بەلەقەوانە ئەوە یعنی خێر و پاداشتی ڕۆژوەکەی پێناگا بەس وازبەکە لەسەر مامۆستایکی لە نوێژی جمعە ئێستا نایژم لە کوێ بتی باسی وتی خەڵکی بەڕێز تاواشای ماهوارە مەکرد ماهوارە هەوەیتە سوشیال میدیا وتی تەواشا مەکەن والله حرامە بیللا حرامە توخواوە فیلم و دوێنێ شەو نیشانی دا ئەوەی سینی سینیانەیە نازانم ئەمە لە ڕووی شەرعیەوە چۆنە حکومەکەی بەڵا من زۆر زۆر دقیقی شارەزایم لەسەوەی نییە بەس مەسەلەی دامە و دۆمینە و سنی سنیانەی یعنی ئەو یاریان کوردەواریانە زۆر بەیان وەکو یەکە مەسەلەن ئەوانە ئینسان بەڕاستی هەتا بکرێ خۆیان لێ بپارێزی وەختی خۆی پێ نەکوژی بە تابەتی ئەوەی کە ئێستا بوویتە کولتور لە ڕەمەزاناندا یعنی خۆزگا لە جیاتی ئەو سنی سنیانێ و
وەکو دەرێکرا و گۆریان ئەو بابەتانە مسابقاتی علمی مسابقاتی زانستی ینی حەفەلاتی مەسەلەن قورآن ئەو بابەتانە ئەنجام بدرا بە ینی بەخەدرا هەموو کات کوشتن و شتە پێچەوانەی مانجی ڕەمەزان و قودسیەتی مانجی ڕەمەزان و گەورەی مانجی ڕەمەزانە ئەوە شتێکی خراپە بەڕاستی لە ڕوو شەرعیەوە شتێکی ناپەسەندە. زۆر سپاس مامۆستا زۆر سپاس بۆ جنابتان سپاس بۆتە موفق بن يا رب. سپاس بۆ کەش و هەوای لەگەڵ ئێمە بووی. موفق بن يا رب. دەستان خۆش بێ. أستاذ باسی بابەتێکی زۆر گرنگەکەین ئەم شەو کە ئەویش بارودۆخی دەرونی ڕۆژ و گرانە چونکە کاک پێم و دکتۆر و کاک سەفقان بەڕاستی هەنێک کەس هەیە ئەو کاتێک کە بە ڕۆژوو ئەبێ شەڕ بە هەموو شتێک یعنی کەس ناوێرێ دوو کەلیمە قسەی لەگەڵا بکە ئەمە چییە بە ڕۆژووە بەڕاستی بە تایبەت نزیک بەربانگ نزیک بەربانگ بەرچاوی مەراز ڕۆژی مشت بڕشتەقل بەڕاستی کەس ناوێرە قسەی لەگەڵا بکات لە شەقام دەڕوا دەستی دەینتە دەرێت ئەوە هی هۆڕن لێیان و سەرجادە لەم لابۆتە دوایەوەی تە ماڵیشەوە ئیتر لە ماڵەوە خواردن حازر لەوێ اینجا ئێمە ئەمانە لەسەر لەگەڵ کەسێکی پسپۆری و دکتۆرێکی شارەزا قسە بکەین کە ئێستا بەرنامەیەکی تایبەتە لە ڕوودا و ئەویش دکتۆر محەممەد قادر خۆشناوە میوانمانە ئەم شەو دکتۆر زۆر زۆر گلکی بخێرێ کەواتی لەگەڵ ئێمە میوان بووی دکتۆر هەفکاری مێژی ئەویش بێگومان ئەم شەوانە پێشکەشکارە لە ڕوودا و بەرنامەی دەرونی هەیە ئەس بێ دکتۆر متەل کودی تیلفی دەرێ ساعتی ڕۆژاوا دکتۆر لە ناو نیوزڕوم سەفقان ئاشکاک دکتۆر گیان زۆر سپاس بەخێربەی ئاحواتان ماندوونەبی سپاس دەکەم دکتۆر لەگە دەروون چۆنی تا ئێستا باشین و هێوا شێواش کەوتۆتە سەرخەت ئەی لەگەڵ ڕەمەزان لەگەڵ ڕەمەزانیش تا ئێستا زۆر باشین چیوامان نەماوە ڕۆژمان تێفەڕدا پایدەی ڕۆژیە دکتۆر لەگۆر وەخۆندی هون زانن ینی فێداوێ لەسەر سەر ئاستا دەرونی مرۆڤ هەیە بەڵێ ڕۆژی چەند سوودێکی هەیە بەڵام من لێرە وەکو پێشەچوویەک باسی ڕۆژی دیوە زانستەکەی دەکەم چونکە ئەمە ڕۆژیمان هەیە کە باگراوندێک و دیوێکی ڕۆحی هەیە بەڵام ئەوەی جەختی لەسەر دەکەم من ڕۆژێکی زانستیە ئەو ڕۆژە زانستی کە لێکۆڵینەوەی لەسەر کراوە جیاوازێکی کەمی هەیە لەگەر ئەو بە ڕۆژبوونی خۆمان لە با بڵێن وەکو دیوە ئاینەکەی ئەوەی لە زانستا لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت و کەسەی بە ڕۆژوو دەبێ ئاو دەخواتەوە بۆیە ئەو داچانێک کە من ئێستا و زانیاریانی باسی دەکەم زیاتر لەسەر ئەو دیوەیە مانای وانە ڕۆژەکانی دیکە سوودی نییە بەڵام ئەو داچانە کەمتر بەردەستە ڕۆژی سەرەتا دیوە جستەیەکی ئەگەر من باسی نەکەم یەکێکە لەو فاکتەرانی دەبێتەوە هۆی زیادبوونی تەرکیز ئەو کەسانی کە بە شێوەیەکی بەردەوام بە جەدۆلێک بە ڕۆژوو دەبن زۆر جارەوانە بە تێپەڕبوونی کات هەست دەکەن تەرکیزیان باشترە کۆمەڵێک دەردراو لە لەشی مرۆڤ هەیە لەوانەیە بە ماوەی درێژخایەن ئەوانە ببنە هۆکاری کۆمەڵی نەخۆشی تەنانەت لە ڕووی جستەیشەوە وەکو چەوری وەکو کۆمەڵێک بابەتی دیکەی پێیوەست بەکار بۆ هەیدرات و شەکرە و بەرزەفشاری خوێن ئەمانە وەکو کارێکی ناڕاستە خۆ دەکەنە سەر دیوی دەرونی مرۆڤ ئەمانە لە کەسانی بە ڕۆژبوودا کەمترە دیوە ڕۆحیەکەی بە ڕۆژووی بوون کە لە هەموو سەرچاوەکان ئاماژەی پێدەکرێت زۆر سوودی هەیە لەلایانی دەرونی یەکەمیان هەموو نەخۆشە دەرونیەکان بە شێوەیەکی گشتی کەمترە لە ناو کەسانی باوەڕدار و ئەوانەی لایانی ڕۆحیان بەرزترە هەموو ئەو کەسانی تووشی نەخۆشی دەرونی دەبن ئەگەر ئەوانە باگراوندێکی ئاینیان هەبێت لە ڕووی ڕۆحانیەوە باشتر بوون ئیلتیزاماتیان هەبێت بەبێ ئەوەی ڕەچاوی هەر ئاینێک بکرێت چانسی چابوونەوەیان زۆر زۆر زیاترە ئەمە جگەلەوە کەمتر تووشی دەبن و چانسی چابوونەوەشیان زیاترە ئەمە لەسەر ئاستی تاک و ئەوانەی لەناو کۆمەلگایکی دیندار دەبن پاڵپشتی کۆمەڵایەتیان زیاترە وە نمونونەکە بێتاقەت دەبم من دەچمە مزگەوت زۆر جیاوازترە لەوەی گەر من کەسێک بم لە بەتەنها بمێنمەوە لە ناو ماڵەوە مە لەوانەیە توندی نەخۆشیەکەم زیاتر بکات و دەرەنجامیشی زیاتر باشە دکتۆر باسی ئەومان بکە بزانین ئەم تووڕە بوون و هەڵچوونەی بە ڕۆژووبان ئەو کەسانێک کە بە ڕۆژوە بن ئەمەیان لە چیۆ دروستە بێ
ڕۆژوو ئەمە بۆ دکتۆر جێدێڵم زیاتر لە دیوە ئاینەکەی زیاتر ممارەسەیەکی خۆتە بە هەموو ئەو دیوانێکی ئمە پێی دەڵێن بە ڕۆژی دەبین تەنیا دیوە مادیەکەی ناتوانم باس بکەم ئەگەر من وای دەبینم ئەمە تێڕوانی منی منە لە ڕووی دەرونیەوە ئەگەر من لە کاتی بە ڕۆژوو بوون تووڕە بم ئەو ڕۆژی بوونە لە ڕووی زانستیەوە خراپترە لەوەی کە ئەو سوودێکە من نەی چاوەڕێ دەکەم ڕۆژوبوون پێویستە من ئارام بکاتەوە من هادئم بکاتەوە ڕۆژوبوون مانجی ڕەمەزان هەمیشە لەگەر عیبادەت و تاعەتەوە باز دەکرێت ئەو دیوەی لە ڕووی دەرونیەوە باز دەکەم دووبارە دەڵێمەوە کە من تووڕە بکات من ئەو سوودەم لە ڕۆژیەوە نەبینیوە واتە لە ڕووی زانستی و پێویستە تۆ بە ڕۆژوو نەبی ئەگەر بزانین ڕۆژوبوونەکەت دەبێتە هۆکاری تووڕەبوون دکتۆر بە هەمان شێوە لە ڕۆزانستەکەیەوە ئەڵێ ئەگەر تۆ بتانی خۆت کۆنتترۆل بکەی لەسەر خواردن ئەوە لە ڕووەکانی تریشت ئەنی لە بەشەکانی تری جستە و لە ڕۆزانستەکانی ترەوە زۆر بە ئاسانی ئەتوانی کۆنتترۆلی خۆت بکەی لە ڕیوزەوە خواردن شتێکی زۆر سەرەکیە لە مرۆڤ بنەماکی زانستی هەیە ئەو قسە چونکە هەموو ئەو شتانە بە جۆرێک لە ممارەسەکردن دادەندرێت جۆرێک لە گرتنەوەی حەزی خۆتە ئیدی ئەو حەزە لە خواردن بێ لە دەرچوون بێت وەکو بە ڕێزت باست کرد بگاتەوەی کە من پەرچەکردارێکم نەبێت لە هەمیشە باسیەوە دەکەم من کە باسی کاریگەریەکانی تووڕەبوون دەکەم کە لەسەر شەقام شوفێرێک بە دڵی تۆڵسو کەوت ناکات و پەرچەکردارێکت هەبێت لەوێەوە پێویستە من کۆنتترۆلی تووڕیم بکەم ئەگەر نا لە جەوێکی وا دانیشتم و پێویستم بە کۆنتترۆلی تووڕی نییە دکتۆر برسیەتی مرۆڤ تووڕە دەکا برسێتی مرۆڤ تووڕە دەکات لەبەر ئەوەی کە نامورتاحیەک هەستێکی دیسکۆمفۆرت نادڵنیایی نائارامێک لەو کەسە دروستەکە هەموو برسێتیەکە بیوا بکاتن کە خەڵکێک لە ڕەمەزان کە بە ڕۆژوە تووڕە ببی برسێتی دەبێتە هۆکاری تووڕەبوون ئەگەر بگاتە واستەی کە من نتوانم کۆنتترۆلی خۆم بکەم بەڵام بەشی زۆر یەوانەی ئێمە دەبینین بە دروستی بە ڕۆژوی دەبن ڕۆژوەکان لە ڕووی معنەویەشەوە ڕۆژێکی دروستە تووڕەبوونەکانیان دەتوانن کۆنتترۆل بکەن دیسانەوەی دەگەڕێنەوە لە جەنابەت ئێمە کە پێغەمبەر باسی ڕۆژومان بۆ دەکا دەڵێگەر تووڕە بووی بڵێ من بە ڕۆژوم یان لە کاتێک کە باسی تووڕەبوونت بۆ دەکات دەڵاگەر بە پێوە بووی دانیش ئەگەر دانیش بووی پاڵ بدەوە ئەمانە چەند ڕێکارێکن لە ناو دینیشدا ئێمە کە دەیان بینین کۆمەڵ لە تەکنیکی خۆپارێزی هەیە بۆ ئەوەی لە کاتی ئەو تووڕەبوونانە من بتوانم کۆنتترۆلی ئەو تووڕەبوونە ئەی لە ڕۆ دەروونەکەیەوە چی بکرێ بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەو حاڵەتی تووڕەبوونە بکرێ کە چۆن خۆمان من ئێستا کەسێکم زۆر تووڕەم کە بە ڕۆژەبم بۆ نمونە تۆ چۆن ئامۆژگاری منەکەی بۆ ئەوەی کە من کۆنتترۆلی خۆم بکەم ئیتر تووڕە نەبم لە کاتی بە ڕۆژبووندا پێویستت بەناسینەوەی هۆکارەکانی تووڕەبوونە ئەو شتانەی تووڕەت دەکات باشترە لێی دوور بکەویەوە وەکو کەسێک شەکرەی هەبێ لە شەکر دوورەکەوێتەوە ئەو شتانی من تووڕە ئاکات پێویستە لێی دوور بکەمەوە بۆ نمونە ئەگەر من بزانم بەیانیان دەتوانم بازار بکەم بەڵام ئێواران کە زۆر برسیم دەبێت ناتوانم بازار بکەم باشترە بازارەکەم خەمە بەیانیان دوو ئەو کەسانەی کە ئالوودەی قاوەن ئالوودەی جگەرەن ئەمانە بتوانن لە ماوەی فتار بۆ پارشێ و کە من قاوا بەڕاستی ڕیکۆمنت اقتراح ناکەم بەکار بهێت لەبەرەوەی خەویان لە تێک دەدات بەڵام بتوانن لەو ماوەیە بە شێشکەم بێ ئەو مادانە بەکار بێنن لێرە پێویستە و قسەی بکەم مەبەستمەوە نییە جگارە بکێشن بەڵام ئەوانەی ناتوانن وازی لێ بهێنن لەو کاتە بتوان وەری بگرن سێەم کە لە پرۆگرامی ئیدارەکردنی تووڕەبووندا زۆر جار بەکاردێ دەڵین هەتا 5 بژمێرە پاشان با کاردانەوەتە بێ بە زمانی خۆمان ئەمە دەرین سەڵەواتە چی لێدا ئەوجا کاردانەوەتە بێ لە هەر کاتێک کە هەستت کرد تووڕەی پێویستە بەڕەتفعلێکە سەڵەواتە چی لێدا بزانە ئەو تووڕەیەوە ئەو پەرچەکردارە تەمان پەرچەکردار دەبێ ئەما مستەجنابت فەرموود ئەو شتێکە تووڕەت دەکات لێ دوور ببەوە بەڵێ ئەی برا هاتوو مەسەلەن هاوسەرەکە تووڕە دەکەەوە چی بکەین مامۆستاوە ئەگەر ڕاستی من قسەی یانی قسەی دڵی خۆمەوە هەموو جارێ دەڵێن ئەگەر حەلەکت دۆزیەوە بە منیش بڵێ مامۆستا بە ئەمان شێوە چونکە لە بیرمان بێ هەمومان کەس دێت تووڕە نەبێت لە داوای دنیا ئەگەر کەسێک تووڕە نەبێت پێویستە بپرسی بزانی بۆ تووڕەبوون بەشێکە لە تاقەی مرۆڤ دانراوە بۆی لەو شوێنانی کە پێویستە مەترسی لە سەرخۆیان لە دەوروبەری بپارێزەیە تاقەیەکی سلبیە دەبێت دەرببڕێ بۆ نمونە من یەکی هێرش کاتە سەر مناڵەکەم پێویستم بە تووڕەبوونە لەو شوێنە بەڵام من باسی تووڕەبوونی دروست دەکەم من بە هیچ کاتێک ناتوان بڵێم تووڕە دەبمیان ناوە دەبێت دەوروبەری من بڕیار لەسەر بدەن لە کاتێک کەسێک لە ماڵەوە تووڕەم دەکا کەسەکە خێزانمە منداڵەکانمە لەوانەیە دراوسێکانم بێت بە هەمان شێوە ئەو تەکنیکانە دەبینمەوە بەڵام دەبێت منیش لە بیرم بێ ببوورە جیاواز بێ ئەمە یەک دوو لە بیرم بێ من تەنیا بە ڕۆژوو نیم خێزانیشم بە ڕۆژوە
من تەنیا بە ڕۆژ و نیم جیرانەکەشم بە ڕۆژوە کە من شوفێری دەکەم تەنیا من بە ڕۆژ و نیم بگەمەوە ماڵەوە ئەوانیش بە ڕۆژون ئەگەر من لە سەرەتای ڕۆژەوە پلانم ئەوە بێ کە من تەنیا بە ڕۆژوم و عەسەبی دەبم و هەموو ئەو شارە پێویستە لە خزمەتی مندا بێت تەنها لەبەر ئەوەی بە ڕۆژوم لە ڕووی زانستیەوە من ئەو ڕۆژۆم پێ دروست نییە. باسی زۆر باسی تۆڕەبوونمان کرد ڕۆژوو ڕاستە خەڵکێکی کەم ڕەنگە ژمارەیان بگاتە حاڵەتێکی تۆڕەبوون بەڵام زۆرینە ئەوەی من سەرنجم داوە بە تایبەت لە کاتی ڕۆژوشکاندن کە دەچێ مزگەوت خوانی بە کۆمەڵی بەربانکەیە هەز دەکەی خەڵک زۆر دڵخۆشە ئەمە لەکوێوە دێ لە ڕووی شەرعیەوە ئێمە دەخمان هەیە فەرمودەمان هەیە لیسائیمی فەرحەتان فەرحەة عند فطره وفەرحەة عند لقاء ربه کاتێک کە ڕۆژوو دەشتێنی بەڵام لە ڕووی دەرونیەوە ئەمە چی وا دەکە کە ئەو ڕۆژ و گرە ئەوەندە دڵخۆش بێ لە ڕووی دەرونیەوە کاکە ئێمە ڕاستەخۆ ڕەبتی دەکەین بە بابەتی مێشکەوە دوو هۆرمۆن دەوری زۆر کاریگەر دەبینێ ئەو کەسانەی کە برسین خواردنێکە خۆن ئەو کەسانەی کە تینویانە ئاوە خۆنەوە ئەو کەسانەی کە شتێکیان لێون بۆ بەدەستی دێنن چرکەساتی گەیشتن بەوە هۆرمۆنێک دەردەدات پێ دەڵێن دۆپامین ئەمە زۆر جار زیاتر بڵێن گوێزەرەوەی دەماریە بەڵام بۆ ئەوەی ڕوون بێت با بە هۆرمۆن ناوی بێنین ئەمە لە مێشکدایە و زیادە ڕۆیش لەما دەبێتە هۆکاری ئالوودەبوون بۆ نمونێمە ئالوودەبوون بە خواردنمان هەیە ئالوودەبوون بە نیکۆتینمان هەیە ئالوودەبوون بە مادە کوحولیەکانمان هەیە بەڵام لە شوێنی خۆیدا مادەیەکی زۆر دروستە سوودێکی زۆر باشی هەیە و ئەو کەسە وام لێ دەکا ئەو خواردنەی وام لێ دەکە من بەردەوام بم لە ژیان ئەگەر من ئەو مادەیە لە لەشم نەبێت لە ماڵەوە دادەنیشم تااقەتی هیچم نابێت مادەی دووەمیان کە لە ئەو تەجەموع و ئەو کۆبوونەوە ئەو نانخواردنە دروست دەبێت پێی دەڵێن ئۆکسیتۆسین کە بۆندێکی کۆمەڵایەتی دروستەکە ئەو بۆندەیە لە نێوان دایک و منداڵدا هەیە لە نێوان هاوسەردا هەیە لە نێوان گروپی برادەراندا هەیە لە ڕووی زانستیەوە دەتوانم وەک پێ بڵێم کە ئەو دوو هۆرمۆنە لەو دوو کاتانە دەردەدرێن و بە تێپەڕبوونی کات ئۆکسیتۆسین کە زیاد بۆ ئەو کەسە کەسێکی هەز دەکا هەستی بە ئەمان دەکا کەمتر هەست بە مەترسی دەکا کەمتر هەست بە دڵە ڕاوچێ دەکا بۆش کەمتر تووڕە دەبێت بەقان پرسیاری هەیە بەس من مەبەسمە ببورە مەبەسمە یعنی ئیمان و باوەڕ چەند پاڵنەرە لە بۆ دڵخۆشکردن یعنی لە ڕووی دەرونیەوە هەڵبەت من پرسیار دەکەم لە ڕووی شەرعیەوە تاوەڕێی پاداش دەکە لە قیامەت ڕەمەزان دەبێتە شەفیع بۆی ئەوە ڕۆنە بەڵام لە ڕووی دەرونیەوە کەسێک کە باوەڕی بەو شتانە هەیە تەن ئەو باوەڕە پاڵنەرە بۆ دڵخۆشکردنی لە ڕەمەزان بەتایبەت هەموو ئەو توێژینەوانەی کراون لەسەر بابەتی باوەڕ من یەک داتا باسەکەم باسی بابەتی ئەو کەسانەی کە پەنا دەبنە بەرخۆکوژی بەراورد بە کۆمەڵگە باوەڕدارەکان 90یان چانسی خۆکوژیان کەمترە کە ئەمە بابەتەکە تەواو پەیوەندی بە ئیمانەوە هەیە دوو بابەتی بێهیوایی و ئەوانەی کە هیوان بەداهاتوو هەیە ناو کەسانی ئیماندار و باوەڕدار ئەوانە زۆر زیاترن چونکە ئێمە شتێکمان هەیە لە بابەتی خەمۆچی گەورەترین کێشەی هەڵسوکەوتکردنمان چارەسەرکردنمان خەمۆچی بابەتی بێهیواییە بێهیوایە لە خۆی بێهیوایە لە دەوروبەری بێهیوایە لە چاکبوونەوەی ئیمان لێرە باشترین ڕۆڵ دەگیرێ بۆی ئێمە ئەو هیوایە بە ئەو کەسە بجێڕینەوە و دەتوانین مانجی ڕەمەزان وەکو گەشەکردنێکی ئەو ئیمانە ببینینەوە بۆی ئەو کەسە ئەو هیوای بتوانین بۆ بگەڕێنینەوە وەختاگەم بچووچ بوون ئەم زارۆکم مە نکاری ڕۆژی گرتبە ینی مەش سبا حیانی ڕۆ دەگرت مە خواردن دخوار ژنی ڕۆ حەیڤاری جامەت گۆ مێژوەر بدرون ینی بەسەرف دوو بکەن بەبەستام ئەو گۆ زارۆکێ بچووک بێتر حەوجەداری خواردنێ ئاوێک بلند ببێ درێژ ببێ ینی ڕوو حەوجەداری وان تشتێن هانەیە بەلکی بێتر پرسامش ئالێ جەسەدی دەیە نە نەفسی تەنەیە ئەگەر نەفسیژی باندۆرا هەبتی مەربێژ باشێ باندۆرا ڕۆژیە لەسەر زارۆکە هەیە یانی نەباشتر و زارۆک ڕۆژیە نەگرن هەم دێمەوە سەردی وە زانستەکەی دیوە شەرعەکەی بۆ کاگی زۆر جێداڵم لە ڕووی زانستیەوە بێگومان ئەمە پسپۆڕی من نییە ئەو زانیاریە کە هەما ئەوەیە کە منداڵ لە ئەو قۆناغانەی پێویستی بە کۆمەڵی خواردن و تەواوکەری خۆراکی لە ڤیتامین و کانزاکان هەیە پێویست ناکات بە ڕۆژی بێت و ناتوانێت بەڵام تۆ لە قابلیەتی منداڵەکەی خۆتدا دەبینی دەزانی ئەو منداڵە توانایدا هەیەیان نا من بە هیچ شێوەیە اقتراح ناکەم منداڵێکی 5-6 ساڵی نەک ڕێ پێ بدرێت تەشجیعیش بکرێت بۆ بە ڕۆژوو بوون و هەرەوەی کە لەگەڵ منیش کراوە دەتوانین ئەمە پێی دەڵێن گرێدانەوە دەتوانین ئەوەی بۆ بکەین چونکە ئەمە لە قۆناغێکدا زۆر پێویستی پێ و لە ڕووی شەرعی شۆ نەگەیشتۆتە ئەو عمرەی کە تەکلیفی لەسەر بێت کە دەگاتە قۆناغێکی هەرزەکاری تەماشای بوونی ئەو کەسە دەکەی تا چەند تۆ لێ ڕادەبینی ئەگەر هەست دەکەی دەتوانێت و
تاقێکی باشی تێدایە و بە پاڵپشت بە کۆمەڵێک بەڵگەی شەرعی چونکە ئێمە بیرمان بێت هەردووچی دەبێت دەستە ناو دەست بڕوە کەسانی ساغ و گەورەش لە ڕووی شەرعەوە ڕوخسەتیان پێدراوە گەرە کەسانە نەتوانن بە ڕۆژی بن تۆ قەرار لەسەر بوونی ئەو کەسە دەدەی ستانداردێکت نییە هەموو کەسێک لە 12 ساڵی بە ڕۆژ و بیان بە ڕۆژ و نابێت تاک دەتوانانی بڕیاری لەسەر بدەیت دەتوانین ببوورە دەتوانین بڵین بە ڕۆژبوون و ڕەمەزان چارەسەری دەرونیە بۆ هەندێک لە نەخۆشیە دەرونیەکان بە ڕۆژبوون و ڕەمەزان پاڵپشتێکی دەرونی زۆر باشە بۆ کەسانی ساغ بۆی دوور بن لە نەخۆشی دەرونی بۆ کەسانی نەخۆش بۆی زووتر چاک ببنەوە بەڵام بەتەنیا نابێتە چارەسەر هەر وەک چۆن زۆر جار پزیشتی دەرونیش بەتەنیا نابێتە چارەسەر فاکتەرەکان بەیەکەوە پێویستە لێک بدەن دکتۆر کات پێ یەکتان پرسیار بکە کاک دکتۆر من پرسیارێک میسا ینی ئەو پرسیارەمە بۆ هات هەندێک هەنە پارشی زۆری دەخۆن و لەسەر ئەو نان خواردنە زوو دەنون یعنی لە بواری پزیشکی چ زەرری بە لەشی خۆیان دەگەێنن ئەو زۆری دەخۆن پێویستێک شتمان لەبیر بێت ڕەمەزان کاژێری بایلۆجی مرۆڤ دەگۆڕێ باشە من ڕاهاتووم من بۆ بەستم تاچی خۆم نییە من ڕۆژێ دووژەمە خۆم من ڕاهاتوم ڕۆژی سێژەم خۆم پاشان تۆ لە ناکاو کاتی ژەمی بیانیانت دەگۆڕێ لە 1970 یان 9 بیانیەوە دەینە زۆر زوو سعاتێ تا 14 سعات ئاویش ناخۆیتەوە و ئێوارانیش یەک دنیا بەیەکەوە بۆیە پێشببینی هەموو ناڕێکیەک و هەموو شتێ بکە لە جسمت لە کۆ ئەنجامی هەرز لەوانەی فشاری خوێنیان هەیە لەوانەی نەخۆشی دیکەی درۆژخانیان هەیە زۆر خواردنی پاشیوان دنیای قسەی لەسەر کراوە بەڵام تاکەشدە من باسی شێوە دروستەکەی بکەم ئەوەیە کە خواردنێک بێ پرۆتینی زۆر بێ چونکە پرۆتین مادەیەکە هێواشی دەبێتەوە بە درێژایی ڕۆژ وزت پێدەدا شیرینی زۆر کەم بێت چونکە شیرینی لەو کاتەیە تاقێکی زۆرت پێدەدا بەڵام زۆر زووش لەش نامێنێ و کۆمەڵی دەرکەوتەی خراپی هەیە و بێگومان لە کاتی فتار بۆ پارشێ و خواردنەوەیکی زۆر باشت هەبێ کە تۆ 12 تا 14 سعات بە ڕۆژووی ئەو لەشە لە وشک بوونەوە نزیکە بێتەوە دەبێت لەو ماوەیە کە پارشی زۆر ئینسان ینی ئینسان زۆر نەخوا هەموو زۆر خواردنێک لە پارشی و لەفتار زۆر خراپە و ئەو زۆر خواردنەی پارشەی ویشتا ئێوارە نامێنێتەوە دکتۆر باشە ئەمەوێ شتێک بڵم خۆی قسەیەک باوە لەناو ئێمەدا دەڵێ ئەو کەسانی ڕۆژەکانیان ئەنی ڕۆژۆکانیان بەخەو بەڕێ دەکەن خێرەکەشی هەر بەخەوە بینن اینجا ئەمێ بۆم باس بکەی بزانم ئەوە چی ئەو کەسانی کە هەموو ڕۆژەکەیان بەخەو بەڕێەکەن ینی بە ڕۆژوشن و هەموو ڕۆژەکە خەوتون تەسیر و کاریگەری دەرونی چییە؟ با من فتوایشی علمیت بۆ بدەم ڕەجانەمە فتوایکی فتوایکی علمیە ئەو کەسەی بە ڕۆژوو بێ لە پارشێەوە بخەوێتەوە تا فتار و لە فتار بەخەبەر بێ تا پارشێ و لە ڕووی علمیەوە ڕۆژەکەی حرامە باشە من لە ڕووی علمیەوە مامۆستا لە ڕووی علمیەوە زۆر چونکە تۆ دژی بایلۆجی جسمی مرۆڤ شەڕەکەی تۆ دژی ئەو بنەما بنچینەیانەی مرۆڤ تەسەڕوفەکەی کە خوا لە تۆی داداناوە باشە دەتوانی لەوانەیە پێویستت بە خەوی زیاتر بێ لە ڕۆژدا پێویستت بە خەوی ئەوە بێ لە شەودا بەڵام ئەمە لە ڕووە زانستەکەی ناتوانی تۆ بەو شێوەیەکمان کاریگەری خراپی دەبێت لەسەر ئەوە هەندێک خەڵک زۆر دەترسێ ئەو ترسە دەرونیە لە وا دەزانی ئەگەر بەخەبەر بی ئەگەر کارێک بکە لە ڕەمەزان ئیتر ڕۆژی بۆ ناگیرێ و ئیتر زۆر هیلاک دەبی و ئەم ترسە لە چیەوە دێ لە هەموو ترسە دەرونیەکان من هەموو جار پندێکی کوردی لەگەڵ دێنمەوە دەڵێ ئیش وەکو شێر وایە بەدەستەواژەی خۆشناوەتی دەڵێن کە خۆت تێکرد دەبێتە ڕێوی کە بۆی هەڵسای دەبێتە ڕێوی ڕۆژوو هەمان بابەتە تۆ پێناسەیەکت بۆ ڕۆژوو داناوە من نابێ بخۆم نابێ بخۆمەوە هێشتا بە ڕۆژوو نەبووی ترسی بەیانی لە مشکت چەسپاندووە یعازت داوەتە خۆت من بەیانی دەبێت و ڕەبم دەبێت بێجە بم دەبێت تااقەت بم کە تۆ قەناعەتت بە خۆت هێنا کە زۆر بێتاقەت و بێجە و تووڕێی ناچیتە دەرەوە شەڕی ئەوە بەوە دەکرێت کە ڕوبەڕووی ببیەوە بیبینی بۆ نمونەگەر کەسێک فۆبیای هەبێ لە مشک چارەسەری ئەو کەسە ئەوەیە بەرکەوتنی بە مشکەوە هەبێ اینجا چەند جۆرە بەرکەوتنێکمان هەیە تەفاسیلێکی علمیە چارەسەری ئەو کەسە ئەوەیە بەرکەوتنی بە ڕۆژوو هەبێ بیبینێ بزانە لە ڕاستی داوایە
میلەتە نیشت ئەوش خۆی بیر لەوە بکاتەوە یعنی بچیتە دەرێ کار بکە ببینی کە دەتوانی و هیچ کێشەی خۆشی بەراورد بکە بە کەسانی دیکە کە دەبینن بە ڕۆژون و کرێکارن و لە شەشی بیانیەوە لەسەر شەقامن و ئێوارەش ڕۆژەکە دەشتێن و سەحەتیان باشە من درێژ بدکتەوە سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ ئێمە بووی سپاس بۆی باش ئەم شەو لێرە بووی درەنگ خەوتی درەنگ دەخەوی ئەم شەو ڕیکۆردی بەرنامەشم هەبوو ئەم شەو خەوێکی ناسەحیم هەیە خەوێکی چی دکتۆر؟ خەوێکی ناتەندروستم هەیە ناتەندروست سپاس لەش سپاس ڕەنگە سپاس بۆ جناب کاک دکتۆری بەڕێز کاک پێیان تەجمەر تشتێکی بێژی بۆ ڕۆژە باە فرمادا ڕژە عالەمی برد عالەمی برد بەخوا یاڵ باڵی بەسەر چاوکارم تێژی چی بێژێ دخل يا رسول ويفراق سخدان دخل يا رسول ويفراق سخدان شاه جداخي ويآهي من سردان شاه جداخي ويآهي من سردان اي خلوي ريب وير ويرقونا زاليم اي خلوي ريب وير رقم هورا زايا مبارك ذبي او منظر
تيري دوز وي وردن لا دلدا هركز تيري دوز وي وردن لا دلدا كمان دارتوني ويا رسول الله يا كمان دارتوني يا رسول الله يا وي خلوي ريم ويا ريقانا زاليم وي خلوي ريم ويا ريقانا زاليم بمخسر ريقايا وي قزد لقاليم بمخسر ريقايا وي قزد لقاليم هاي ساعات خوش ساعات خوش دست وهست دەزانین ئیدی بەرەو کەش و هەوایەکی گەرم دەڕۆین بۆیە خەڵکی خوازیار دەبن و حەزیان زیاتر بۆ مەلەوانی دەچێت سەفقان کاکەیان بە هەمان شێوە هەر بۆ ئەمە بەستەش ئەم شەو دوو میوانی تایبەتمانەیە کە تیمێکی مەلەوانین لە تەقتەقەوە هاتوون زۆر زۆر بەخێر بێن تیمێکی ئەو برا بەڕێزمانە ئەمن لە دیمکە ئەو عزیزانەکە خنکا بوون جنابەت ئەمە لە ڕوودا و دیم خێری هاتن دانا ئەبوبەکر سەرۆکی تیپی مەلەوانی خێرخوازی تەقتەقە فەرزان جەمالیش ئەندامی تیمەکەی و زۆر بەخێر بێن زۆر زۆر بەخێراتن زۆر زۆر بەخێرات لەوە دەست پێ بخین ئەو تیمەی ئێوە کە دروستان کردووە کەی دروستان کردووە چەند کەس ئەندامتان هەیە ئێمە وەکو تیمەکە 4 ساڵە تیممان دروست کردووە 8 کەسین وەکوی کە برین بۆ مەلەوانیشەوە هەر لە مێژە هەمومان هەر برین خۆتان چۆن فێر بوون سەرەتا وەڵا کەس فێرمانی نەکردووە هەر خۆتان لە مناڵیەوە ڕووبار نزیکن بەڵێ سەدمەندێک لە ڕووبارەکە نزیک بە مناڵیەوە هەر لە ناو لە مناڵیەوە ناو ئاوەکە باشە قەت نەبووە ئاوە قاشتان بترازێ خەریبێ بکەونە ناو ئاوەکە و خەریبێ شتێکتان لێبێ دووربێ شتێکی لەم جۆرە هەمومان بەسەرمان هاتیە زۆر شتی من بەدایان جار بە مەلەوانیش بەسەرمان هاتیە ینی بەو دوایش بەسەرمان هاتی ئەنی بەو شێوازەمە لە زۆرش کە ئێستا ئەیزانن هەر ئەگەری ئەوەی هەیە کە قاشان بەخلیسکێ ناقال خلیسکان نییە ینی بۆ نمونە جێی خەتەر ئێستا ئەو مەوزوعی بەداخەوەی ماوەت هیچ کەسێک نییە هەتا ئەم دەقێژ لە کوردستان بستناوە ئاوە تەنها من و کارزانین بۆچی ئاوەکە چۆن بووەمان باس بکەیت ئاوەکەی ئەو جێی کە دەچێت ناو ئاوەکە هەتا نزیکی 4 کیلۆمەتر بۆ نێبێ دەرەوە چایە هەمووی چیا بڵێن ڕووبارێک کە تقریبا من گومانم بۆ 1000 مەتر دەچێت و چیا بەرزیەکەی و تا ئێستاوە چەند کەس ڕێزگارکردنش ئاوێ لە خنکان بە حساب نایە بە ژماردن ناچکە بەلەمی گەشتیاریم هەیە خۆم خەڵکێکی زۆر لە هەولێر و سلێمانی و لە کەرکووکە و عەرەب و تورکمان ئەنواع کەس دێتە تەقتەق ئەم جمعەی ئاخر جمعەی کە ڕەد و 3 کەس نەژێر ئاو دەکردیە باسی ئاوەکەتە کرد ئەوەی کە بڵێن ماوەت ئاوەکەی ساردا هەمووشی برێن شەلالە بەردەبێت و ینی شاخە ئەگەر مەلەوانش بیت و خۆ ئینسان گۆشت و خوێنە بە شاخەکەدا دەدا و ئەمەلی هەیە بە دوورێنێتەوە ڕوح دەرچێ باشە وتانێکێکتان گومانتان بۆ دروست بووە کە فەرمەکە لەوێ بێت و هەستان کردووە کە چبێتە ئەوێەوە چۆن گومانێکی لەم جۆرە ئێمە دوو کەس بوون بڵێن لە پاش دوو ڕۆژ بوو ئەو سێگەنجە خنکا بوون ئەو زە بە ئێمەوت سەری سێم ڕۆژ برین هەشتەوەکەی ساعت 11 گەشتمێلۆ سەری سێمین بەیانی ساعت 7 خۆمان بە ئاودادا من و کارزان بووین دوو ڕۆژ گەڕاین تقریبا 12 کیلۆمەتر بەکمان دەبڕی استفادەی نەبوو بەڵام ئەو 12 کیلۆمەترە یعنی زێیەکەی زۆر زۆر سەخت بوو بە هیچ شێوێک جەنازە نەدەڕۆی دارێکت هەر بدابا نەدەڕۆیش نەک جەنازە زێیەکەی زۆر ناخۆش بوو هەر هەمووی برن شاخ و ئەشکەوت بوو بێزار بووین دوو ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ گەڕاین ئەوە ڕۆژێک برێن لە سەری وابزانم دەیەمین ڕۆژ بوو هەشتم بەو خوا نازانم بزەبت وتی بۆ نای ئەو ئەشکەوتە گومانم لێ هەیە بچی حەبلێکی تێخستم تقریبا بە نزیکی مەتر و نیوێک ئەو کوڕێک کە یەکەم جەنازە دۆزیم و ناوی هەڵکەوتە خەڵکی هەولێرە زاوای ماوەتە بڵێن مەتر و نیوێ قولیەکەی دەبوو کە دابەزیم ئاوەکەی لەبەر ساردیەکەی مەلەو ڕەنگی شین دەچێت جوان دیار نییە هەنی هەرەوها دەستێکم جێڕا برێن دەستم لە کالەکەی گیر بوو کالەی لەبەر بوو
دەستم لە کالەکەی ژیر بوو لەگەر عیبتەکانێکم پێ لەدا هینامە دەرەوە یەکسەر کە هینامە دەرەوە بە نزیکی 700 بۆ 800 مەترێک بە مەلەوانی بردم ئەوجە کۆفتەر هات ناتوانین کۆفتەر لەو زێژ کە خەڵکێکی زۆر لە چیایەکەەوە هاتنە خوارێ یاریان کردین هەتاوەکو کردمانە ناو چیسە ئەوجە کۆفتەرەکە بردی ئەنجاویستم ئەوە بپرسم ئێوە لەناو ئاوەکە چۆن بۆ ئەو شتانە ئەگەڕێن کەون دەبێ بۆ نمونە تەرمێک چۆن بۆی ئەگەڕێن لە ژێر ئاوەکەدا ئێسەوت ئەوە ساردووە من شاوم داخستووە بۆی بگەڕم ئەگەر ئەوە سارد نەبێ ئێوە لە ژێر ئاوەکە چۆن وەکو مەلەوانێک ئەگەڕێن بۆ شتی ون بوو ئەخر ئاو بۆ ئاو فەرقی هەیە بۆ نمونە دوکانە تەقتەقە هەرجێک بێ بەس ئاوەکە خوڕنە بێ حەزەکەی با 50 مەتر بێ بە غەواز دەچی مشکلت نییە بەڵام ئەوێ غەواز نایخۆت چکە ئەشکەوتە هەموو ژێر زەمینە چۆن بۆی ئەگەڕن چاوتانەکەن لە ژێر ئاوەکەیان شتی تایبەتتان پێ بێت چاو دەکەمەوە چێشەم نیە بەس ڕوون نەبێت چاو نەدینێت یعنی هیچ هەر بە چاو داخراوی لە ژێر ئاوەکە ئەوە دەسەبن بۆ بەس دەستێکمان ژێڕا بە ئیرادەی خوایە ئەو دەکە دەست نەکالەکەی لەو عینەکانەتە لەبەن سوودی نییە نا سوودی نییە تاریکە هیچ نادی باسی ئەو هەوڵانەمان بۆ بکە کە داوتە تا ئێستا قوڵترین سەختترین ئاو کە هەوڵت دابی تەرمێک ڕزگار بکەی لەکوێ بووە ڕزگارکردن ینی خەڵک ڕزگارکەی لە خنکار یان بۆ نمونە تەرم ببینیەوە تەرم ئەوەی کە زۆر زۆر ناخۆش ببێ ئەوەی ماوەتە دانێکی تر هەبوو بڵێن منداڵێکی چەمچەمالی بوو لە چۆمان بوو ئاوی سەکرانی پێدەرن نەگە هەڵە نەبم هەساری سەکران ئەم ئاوە لەم چای قەندیل کە دێتە خوارەوە بەفراوە ینی هیچ سپی هیچ نادینی ئەمە نەدەتوانی دەستی تێ بکەی نەدەتوانی دەستێژی پێ بکە هیچ شتێک لەبەر ساردەکە هیچ شتێکی لەگەڵ ناکرێت یعنی تەنها گەڕانێکی سەرپێی سەر ڕووبارەکەمان کردووە دیتم منداڵەکە بێن جلوبەرگی لەبەر بوو لە دارگیر بوو بەس قاچی لە ئاسمان یەک شتێکی دیارنەوە ئەوها دۆزیتمانەوە دەنە نایدۆزینەوە هیچ شتێک لێ تۆش بۆمان باس بکە کەمێک بزانین لە کێکەوە دەست پێ کردووە ئەندامی لە تیمەکە و چۆن بوو خولێ ئێوەت بۆ دروست بوو لە تیمەکە بەشداربی و کاری مەلەوانی یاخود دۆزینەوەی یان ڕزگارکردنی خەڵک بکەی خۆت بۆمان باس بکە وڵا ئێمە وەکو ئەو تیمە ئێمە هەرمارمان لەسەر ئاوەکەی لە تەقتەق لەسەر زەیەکەین هەمومان مەلەوانین فکرەمان لۆ هات شتێکی وا دروست بکەین لە بۆی لۆ خەرگ ڕزگارکردن لۆ هەموو جێیەک نەک هەر تەقتەق چویتینە زۆر جێ لۆ شێروان مەزن چویتین لۆ چۆمان چویتین هەر لە ماوەت هەر لە هەمان شوێن ئەوە سێم جارە بچینەوێ باشە بۆم باس بکە مەترسیدارترین ئاوەکان لە کوردستان چین چونکە ئیتر بەرەو کەش و هەوایەکی فێنک دەڕۆین و گەرم خەڵک حەزیان لێ بچنە ئاوەکە دەچن بۆ سەیران ئەگەر لە زاری ئێوە گوێیان لێبێ مەترسیدارترین ئاوەکان چین بۆی کەمەلەیکیانەکەن یعنی ناخۆشترین جێ لە کوردستان ماوەت و چۆمانە ماوەت و چۆمان چۆمان هەرکە کەوتێ ناو ئاوەکە حسابت ڕۆشتی ئەگەر یەکەم مەلەوانشتی سەریعەکەی لەو چایەوە بنازانم چەند هەزار مەتر ئەو ئاوە دێتە خوارێ سەریعەکەی بێحسابە هەرچەند مەلەوان بە هیچ سوودی نییە خۆمە لەو تیا کردووە من نەخیر ناتوانین باشە تو بەڵێ باست کرد کە بەس ئێوە دەتوانن لەو وڵایی ماوەت دنی هەوڵتان نەداوە خەڵکی تریش مەلەوانی تر تیمی تر لە ناوچەی دیکە ڕاهێنانیان پێ بکەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن ئێمە سنووری ئێمە نییە ئەوێ ینی بڵین لێمانەوە نزیکی نییە تاوەکو من خەڵک لەوێ فێرە مەلەوانی کەم خەڵکەکە خۆ ئەتفای بڵێن ئاغزەلەر و چەمچەماڵ و سلێمانیشی لێبوو بەڵام کابڵە ناچێ کە نەچێ خۆ ئێستا تیمی دیکەش هەیە لە ناوچەی دیکەی کوردستان بەم شێوازە کار دەکەوە نییە خێرخوازی باوەڕاکەم هون چەندن ئێوە چەندن کەسن هون ئێمە هەشت کەسین شرط و مەرج هەنگە کەس تەبلیوە ببێ شرط و مەرجەوی چنە مەرج هەیە ئێستا کەسەکە مەلەوانە تیمەی خۆمان هەمووی هەر خۆمانین بۆ نمونە سێ براین و کوڕخاڵی خەڵکی تر وەرنا خاڵی خۆم و با کێشە نییە بەڵام کەسێکی زۆر بەتوانە بێ بیناسم ئەمە مەترسی لەسەر ژیانی خۆتان نییە وەڵا هەش بێ دەسەڵاتی دەیکەین لە ڕاهی خوای دەکەن کە لە خواش سەر بێ کێشەم نییە ئەو لە ڕاهی خوایە بۆم باسکە کاکزانم حاڵەتێک کەیسێک کە دەرتان هینابی هەستێکی زۆر تایبەتت هەبووبی بەدەر لە هەموو ئەو حاڵەتەکانی تر کە پێشتر دەرتان هیناوە کەسێکە ڕزگار بکرێت یعنی چۆن کابرا موقیفی هەبوو بێ بەڵام بەرمان نە ئێوە هەستم بە هەستێکی جیاواز لە خۆشیان گریابی بۆ نمونە ئاخی جەنازە کاکە کۆساری ڕەحمەتی باوکی لە تەنیشتن دانیشت
لەگەڵ من نانی خوار بێ نانی ئێوارێ وتی هەتا ئەم دەقێ من دڵم تم و بەس لەم دەقێەوە دڵم خۆشەوە بە پێکەینەوەش بە منی وت لەم دەقەوە من تێرنان دەخۆم کە چەند ناخۆشەکە کەسێک لە دەست دەڕوا دقاتی ئەوەندەش خۆشە کە دەیدۆزیەوە نەیدۆزیەوە مشکلێ دووبارە ئێمە خەمبارین بە کۆچی دوای ئەو گەنجانە و بە هەمان شێوە ڕێز و سڵامان بۆ خانەوادەکانیان هەیە بەڕاستیەوە کارەساتێکی زۆر ناخۆش بوو کە لە نێو سۆشڵ میدیا دەنگی دابەوە بەڕاستی بۆ هەموو کەسێک وعدم بە هەرسێکیاندا وتم لێرە ناڕۆمەوە هەتا هەرسێ جەنازەکە نەدۆزمەوە کارزان تو باسی ڕووداوێکمان بۆ بکە کە نەفرێکت لە بەزین دوێتی ڕزگار کردبی لە خەنکانیش زۆر پێی دڵخۆش بووبی هەستی چۆن بووە زۆر لەبیرتە بەردەوام یەکەم کەس دکتۆر باسی ئەوشکا یەکەم کەس کێ بوو ڕزگارت کرد یەکەم کەس وڵا براج خۆم بوو چۆن کەوتەنە ئاوەکەوە برین هەرت مارمان لە دەمزەیەکە بوو فێرەمەلەمان دەکردن ئەو بەرگ هەیە بەرگمان لە بەری کردبوو بەرگەکەی لە بەرداکەن لە ڕاستکەوتنا ئەو برێن چوم ڕزگارم باشە دکتۆر ئەگەر بۆ نمونە ئێمە هەر خۆمان بە منداڵی ئەگەر بچنیان لە ئاو نزیک بووینایەتەوانێ دایکمان نیانە هێش بەڕاستی ئەو بۆت نییە بڕۆی و ئەبێ بیتە ئەم لاوە مستا باشە ئێوە چۆن ها ئێمەش بەدەیان جار لێدانمان خواردیە بەدەیان جار عەزیە دراوین بەڵام هەر بەردەوام بووین ئەی ئێستاڵەکی دایکتان بەڵێ ئێستا چیتان پێ لە خانەوادەکانتان دایک و باوکتان زۆر شانازیشمان پێوە دەکەن بە بەردەوام بێگومان شانازین بە بەردەوام ڕۆژانە لەو ماوەتە بووین تەلەفۆنی کردووە دوعای کردیە باشە ئەوەندە ڕۆژە خەریکی بۆ نمونە دەرێنانی خەڵکن بەڵێ ئێوە بەرامبەر شتێک وەردەگرن پارە یان بۆ خوا دەیکەن هیچ شتێک هەتا وەکو مەسرفەکەش بەخۆم دەیکەم هەتا ئێستاش هیچ حکوومەتێک هیچ کەسێک هاوکاری نەکردی یعنی هیچ کەسی خێرخوازیش لە ڕووی داراییەوە پژگیریتان ناکە دەزانی پێداویستیەکتان شتێکتان بۆ نەخێر من کە چیتمە ماوەت یەک بەدلەم پێ بووە بەدلەی غەواسی لەبەر ساریەکە زانیتم سار دەبردین چکە جارێکتر 2010 بوو وابزانمەویش هەر ڕۆژنامەنووسێک بۆ ئافرەتێک بوو ناوی ساوێن زەمال بوو خنکە لە زریسک گیر ببوو ئەوی دەرمنایەوە یەک بەدلە ئەوم پێ بووە دوایش خاوەنی برین ئەو تەرمانەی هەولێ ئەوە سێ بەدلێ بۆمان هینا ئێستا لە چوار بەدلە بتراز هیچ شتێکی کەشک نابین باشە ئێوە ڕێنماییتان چییە بۆ خەڵک کە ئیترها وەرزی گەشتە و دەچینە ناو گەرما و حەز دەکە مەلەوانی بکە ڕێنمایی من ئەوەیە ئەوەی کە دەخنچێ مەلەوانە ئەگەر کەسێک مەلەوان نەزانێت ناستە ناو ئاوەکە داواکارم ئەوەی کە لە مەزبەحی مەلەوانی لە مەزبەح فێر بووە لە ناو ئاوی خۆر خۆی فێر نەکاتەوە ئەوێ سوودی نییە مەزبەح و چەم زۆر تو مەزبەحەکە مەترونی وەک 2 مەترە و 50 کەس لە دیارتە هەر شتێک کلۆرە و هیچ مشکلت نییە بەڵام کە تو لە ماوەت ئەو جەیە کە ئێمە ڕۆژانە پامێری ڕوودا لێ بوو کە بە ئاودار دەین هیچ مەجالێکی تیانی هەتا 4 کیلومتر نییە بۆ نییە بێدەرێ جەڵدە لێ دەدا دەبورێەوە هەرچی کەیف خۆت هەتا ئەو 4 کیلومتر بۆ نییە بێدەرێ برای من پرسیارێکم هەیە ئەی بۆ مەسەڵەن لەلایەن حکوومەت یا ئەو منتیقە نانیوسن کە ئەوە قەدەقەیە برا لەو ئاوە مەدە ئەوە تا 4 کیلومتر ناتوانانی بیتە دەرەوە دەخنکی لێ نووسراوە لە ماوەت هەمووی هەر قەپاتی کەن کەس ناتوانانی خۆی لە ئاوەکە بجا ئەخەبرە ئاسایش قەپاتی کردی ئەو جێ دەچێت لە سەرترەوە مەلەوان دەکە هیچ فەرقێکی نیە لە خواردترەوە بە سیارە دەچێت مەلەوان دەکەیان لە تەقتەق هەموو پارکەکان سەیرانگەکان لێ نووسرایە تکایە مەلەوانی مەکە یعنی کە خەڵکەکە خۆی گەرمایتی سناوەکە چی بینوسن کاکە ئەگەر بڕووی مەسەڵەن ئەگەر بڕووی ینی ڕسمی مەسەن تەرمێک دابنی ئەگەر بڕووی وات فێ باشەوە ڕسمەکە تەرمەکە لێرە دانا 2 کیلومتر لە خواردتر دەکرێت مسیم بەندیکەی 4 کیلومتر 12 کیلومتر 50 کیلومتر هەمووی ئاوە یعنی دەمینێتەوە سەر وشیاری خەڵک دەمینێتەوە سەر ئەوەی ژیانی خۆی خۆش بوێ بۆ ڕسمێک تو بچێت سەر پردەکە بۆ خاتری خوا لەو ئاوە مەدەن کاکە تو پێغەمبەر مەڕۆن کاکە تا 4 کیلومتر ناتوانانی دەربێ کاکە بە قورعان دەخنکی لە تەقشەر وایە بەڕاستی دوکانیش چەندەها دوکانش بەڵام دوکان ئەوەندە هەیە ئاوەکەی سارترە ینی کەمترە مەسافەکەی کەمترە خەڵکێکی زۆرشی لێبوو لەشتان ساغبی سەرکەوتوو بن تەمەەن درێژ بن ئێوە هاوشاری خەڵک دەکەن یارمەتیتان بە ئینشاءالله کاکە هیوادارکانەشی تر خۆیان بپارێزن سەرکێشی بە خۆیان نەکەن بە ژیانی خۆیان نەکەن و خانەوادەکانیشیان تووشی ئەو هەموو خەموو خەفەتە نەکەن دووبارە سپاس کە لە تەختەقەوە میوانی ئێمە بوون زۆر سپاس ساعت خۆش بێت دەستیەوە ساغ ڕبی سەفخان نوکە دێ بۆمە چ بێژی لە چی کاکە زانە چ بێژم چ کاکە ئەزێ شەبا هەجران بێژم جەگەر خوین جەگەر کاکە جەگەر خوین
شەوی هیچ جان بابی حواس نییە بابي حواس ولا لا لا بەسە بابی حواس شەوی هیچ جان تاریکا شبا هجران چرا یک فتم یارد تاریکا شبا هجران چرا یک فتم یارد جسر حتى بيانار بجارك كتم يا رب جسر حتى بيانار بجارك كتم يا رب نما من صبر آرامك جبر جانا أبي نادل أبي البحر لو راتنها ببرفيلين آخ اسكتن يا ريت دقور عشق طوري ما يقين واسبير طوري ما دقور عشق طوري ما يقين واسبير طوري ما أزوكي عليا حريري ما دقيده جرتم يا رب شبو روجان بكوفان ببلبل يزب في غانيم اصبر يا يزب في غانيم زب بلبل رايا في غانيم باش دم باش دم باش يا الله يا الله والله سعد قاش میوانێکی
دیکەمان هەیە کە ئەوێش خاتوونێکە لە ڕۆژاوای کوردستانەوە هاتووە بۆ ئێرە ئیلهام عەبدولقادر خاتو ئیلهام هەم خاوەنکارە هەم پارێزەرە جیرانە دەستی دیارە زۆر بەخێر ئیلهام خان باشی ئیلهام خان بەخێر بێت سپاسەکەم هەرگیز زۆر سپاس یا الله خێرێ هاتیە خێرندار بێ زۆر سپاس مەمنون ڕەمەزانی شت لێ پیرۆز بێ بێت مبارەک بێ بەخێر هاتین هەر بژیت ڕۆژاوای کوردستانی کیژان باژارینە خامشلۆ جیرانی منە جیرانەوە تارا کونێوە ئەمش پێشتری ژیلێلی کێبوون باشیە ناکەم ئەلامەل کۆرنیشە تج عاصمة هليليكي عاصمة قامش له أري بخير هاتي سرچاوا هلكي بخير وش ميش دل برنيوات 18 ساڵێ ملوێ دێمە اها 2004 دڵی خۆشە خزمەکەی تازە هەولێریمە والله برسك نكر تازە هەولێریمە هەولێریە ئەڵێ تازە هەولێریمە ئەی تۆ امس والله زروجا باي دقيقة عمودي مس إلهام خان جناب بابي حواس ناس دكي ما بي بيستي أري هذه تمام تمام بقى مش لي دروستك مادام هەولێریە من یەکەم پرسیاری لێ يا كرم بەخێر بێ خێرندار تۆ کارەکەت کەی دەست پێ کردووە چۆن پەرت بە کارەکەت داوە من دەست بکاری محامات کرد 2006 ئەس خەریجی زانکۆ سەلاح الدین و ئا دیمەشق 2006 ئەس خەرجی ملوێدەکەی و ئەس مەدەست محامات کرد و من ئۆفس خۆرڤەکرد و من کارمان دانین و مخۆ پێش خستدیشێ خۆدا وەک خەڵکی ڕۆژئاوا کە لێرە کار بکەی و بە تایبەت ژمارەی پارێزەر زۆرە بۆ تو زۆر سەخت نەبوو کار دەستکەوێ بڕاستی من وسا فکر دەکرد بەری ئەس دەست محامات بکەم بەس خەلکێ هەولێرێک گەلک پشتام گرتن گەلک دامام کردن من دەست محامات کرد پیشانازیڤە پیشەنتاکی قەرز 50 دۆلاری جانتاکت بە قەرز هێنا 50 دۆلاری ئارێ والله ئەنجا دەست بە محامات دەست محامات کرد و پارێزەری برادەری من زۆر بوون و ئالیکاریام کردن و من فێرکردن و مامۆستاک وتی وەرە تدریب بکە دەفمە حتا تو باش فێر ببێ والله ئەس چووم تدریبێ چەند هەیڤە هەموو ئیشێ ئۆفیسا خۆ دادەستێ من 7 ساڵا من ئەو ئۆفیس برێڤە بر و من گەلێکی ئۆفساویژی پێشخست و ویناکی باش من ئوسۆلی محامات فێر کرد زمانی سۆرانی ئەس فێر بووم لێدێ ئەس تازە هەولێریمە بە هەولێری قسەی دەکەم هیچ کێشەوان نییە زۆر باشە یاخوا بەخێر بێ قوتابخانەت هەیە ئێستا من پاشی 2013 من خۆر ئۆفیس بتەیبەت بکرد پاشی وێناکێ پاش چەند ساڵە من هەست کرد ئەس تێر بووم وارەی ئیشێ خوا من باش شارەزا بووم من فکر کردم تخواست ئەس شتێکی نو کوردستانی چێکم فکرێکی نو ئەس گەلە گەریام ڕاستی فکرە قوتابخانەی کە سەرێ من و ژنێک برادەرامە موێناکی ئەم گەلێکی ڕوونشتن حتا فکرا فنلەندی هەل بژارد ji ber باشترین سیستەم عالەمێ سیستەما فنلەندیە ئەرێ باشی وێناکەی من دەست فکرێ کرد وەکو برادەری من هەبوون من پرسیاراوا کردن هەنێک شاندن فنلەندا هەنێک شاندن من براندا بریتانی وەرگرت و مەدەست پێ کرد 2017 الحەمدولله باشە خاتو ئیلهام ئەو پرسیارێکە لە بێشکی من ماوەتەوە جاڵتاکەم بە قەرز سێناکەی قەرزەکەی دایوانە پاشمانگەکی پاشمانگەکی ها چی پرۆژەیەتە هەنە من ها پرۆژە من وەکو مدیری شەریک خاون قوتابخانەمە لەگەڵ هاوبەشەکی یەک کابراک هەولێریە سلااف ڕێز سلااف ژێر هەنە ئەکیدی ینی من ئۆفسی محاماتم هەیە و بڕۆژێکی تازە داد مەزرێنە منۆکە بڕۆژێک هینا من ئەلان نەکردە سەروێ بەس ئەسکارم دریا کەناڵێرەوەدا و ئەلان بکەم سەریانی ئەف بڕۆژە سێ هنگاون هنگاوا یەکەم سنتەری پێشەییە ji بۆ خاطرێ فێرکردنا خەلکێ gelek tişta meselen korsê tenmiyê zatiyê bi zimanê erebî jêr dibêjin pêşveyê mirov min îtîsalat kirine bi baştirîn profesor di alemê di rojheleta navîn yek ji wanakê Ehmed Amara eger o pê bîst dibe
او یەکەمین و دەربەت ڕۆژهەلاتە ناویندا دەوراتی زمانە ئینگلیزی دەوراتی آیتی دەوراتی چۆن خەلکێ فێر دکن ببن مدیر دەوراک هەیە گەلێکی مهمە بڕاستی گەلێکی حەجێ کرێ دۆزانە دیراستکم سەر ئەس دخوازم ئەس ببم مدرب باعتیبار ئەسجی دخوینم دمەحەدا عمارە 2 ساڵم خوندیە ونوکە دمەحەدەکی ئینتەرناشنال ئەس دخوینم حتى أسباب مراهن في كورسي بس تشاوى فكرك تشيكي وتشاوى فكر بكي بروجة وتبكي سامان بس تصاور ربي نها خلك روجافاي كورستان بيم قال لك اللي دري هنا بر ما شاء الله جماعه وان بر اي تل البروجيات تهيئ الي كاريا هنا كاجوان بك مثلا هناك بلكي هجار بالنقار بن ورن تسجيل بكن بخوين ببرام مثلا الي كاريا دفي واري هنا سنتر فيوتشر ساينس وكو سنتر وكو دبستان وكو مدرسه ازوك الهام ازببين مهرنا فركي ازببين فكريوي هي جالاك هول ددي از الي كاريا يعني هي جاي الي كاريا از الي كاريا دم فرصتي دميدا ازوي درفت الدم شخصي جذببين مزيركه والجمع خلكي روجافا هنن كم كارمندن براسيل اوفيسي بينجن والكتابخانه بينجينن ما شاء الله والمحدي من جماراكش خوردانيه د بروجا خدا دفي بكي صد كسي استفادهش في مشروعي يمكن في ديجي ببينن وكو كارمن طبعا بساعتان اي مدرب وانا بساعتان ومن بلان دانية حتى كنت يصل دفي 1200 كس في ديج في مركزي ببينن ما شاء الله 1200 كس اخر هر بروجا كي تشي بكي دفي تشخر بلانك يديني بلي بلي هدفاتك شي امان جاتك شي بو في بروجي آية مادية يعني برانياوان كتشن جنن يا الواتاكارت كن يا خوتي خدي هر نفرك زيرك بيج هر عردكي بي ازعل كارياوي كم مادام زيرك وهول ددي الهام خان اما تو مان وكو نموني جنيشي سركوتو بانگش کردووە پلانت چییە بۆ ژنانی کۆمەڵگەی کوردستان چۆن هاوکاریان دەکەی بۆ ئەوەی ئەوانیش بکەونە سەرپێی خۆیان ئەوانیش چەندین ئیلهامی دیکەیان لێ دەروی وچیان پێ دەڵێی والله از بزانە بحكم از محامات من ئیشکر و من مەشاکلێ ژنێژ نزیکایی ناسکرد ژنا کورد gelek ez nabêjim درۆژ هەلاتا ناوین gelek مەغدورە باشترش اج وڵاتێ طبعا يعني بس gelek جوار دەvê خۆ پێش بخێن دەvê دەوراتە vەکن و ez piştgirî her jinek bixwaze îş bike û kar bike û xwe pêş bixe kêfametê ez piştgiriya wê dikim wekû jinek ez şanazî pê dikim divê heta ji me bê ez jê rê vekim û ez pasiya wê bikim wexta xwe pêş dixe wexta fikrakê tînê hazir dike û xelkê tê dişixulîne hindek jin me henin bi rastî û ez gelek şanazî bo dikim yani باشە تۆ کاری پارێزەری دەکەی سەرپەرشتی پرۆژێکی پەروەردە و فێرکردن قوتابخانەیە دەیکەی ئێستا سەرقاڵی پرۆژێکی ڕاهێنان و سنتەر و ئەوانەشی لە کامەی زیاتر هەست بە خۆشی و مرتاحی دەکەی بزانە ئەو فسامی محەممەد بخۆم ئیدارەتکەم بەس بەڵام قوتابخانە ئیدارەم هەیە ئەسپاسیا ستافی خۆ گەلکی دکەم و سپاسیا ئیدارا خۆتکم گەلێکی و سپاسیا و بەشی خۆتکم ئەم هەموو دەستەکەن ئیدارا منی تایبەت هەی ئەو ئیشێ قوتابخانی بڕێ بە دوێ بڕاستی لە کامەی زیاتر بەس فیوچەر ساین ئەس گەلێکی دخوازم چێکم بڕاستی دلێمە دوور دەیە ژبەر من gelek ئامال سەردانینن ئەفکار نینە هەن ئەزێ داخلی هەولێرێ کوردستانێ بکەم بشکل عام ئەس دبین مشروع gelekî مەزنە إن شاء الله فأز تحسم أستيدم أنا يعني أز حجيتكم يدا أز حج حمو شغليتكم أز دكم أز حج هشكرن إيش ياخدكم بس بلام فيوتشر ساينس أز تحسم أز زيادة أو ببم يعني زي متعلق ترم في براستي يعني. تو بزان تايك دست فكر. أريئة. وباس تذكر إستاك ومالك كس لبروجة كانت كاردكات. بينجو كس بينجو كس. یەکێک لەوانە یان کە تیرۆکەکەی زۆر کاریگەری هەبووبی لەسەرت و خانەوادەیەکی هەژار و نەدار بووبی کە تو هینای تەلای خۆت کاری دەستکەوتووە دەبینی ڕەوشی ئابووریان باش بووە ئێستا زۆر دڵخۆشی کە دەیبینی باسی تیرۆکێکی ئاوامان بۆ بخۆی تیرۆکێک خۆش هەیە من لو 2014 من ئەعلانێک دانی من گوت من کارمەندێک ئیداری دوێژ بۆ خاتری قوتە بۆ خاتری ئۆفیسا من gelek kes hatin muqabele neferek hat devmem hindekî kulê min gote çi xelas kiriye got mühendisa IT xelas kiriye min got çi zimana zanî got ez di zimana zanim kompîteram ji xwe ez dokêm hendisa teyaran jî xwendiye min got noka tu çi şixulî dikê
گو از پاک دکم و قادر مانا و اوانا نقول شما تواقص افتشتي تهنن وتبي إشي كي وأز بناقر مالخوا بدس فطالي الظلام أز بيشم نيشم دفيز إيش بكم من قوم أفدفي أف إنسان مدفي يعني نجيويت كله شهداوي برزة زمانة زاني طموحي وزاني زيركة درنجا باقش دكي أفيز دخازم أف إنسان دفي وأنا بلتشي باشي زور قوري هي براستي وشوينة كيوي تيبت لظلم هي أو هاش صار لاي من إيش دكي وزور آلي كاريا مكر أزنابيش من آلي كاريا ويكر جبر خاطري واجبي من بو من ويفيري إشي ويكر فأنا بو إلهامك يبشوك از افتشي روك براسي تسري مدي همود دم هم سركفتي باوجي دستي صاغ كانت خوش به نمونه خاتوني سركوتي وكوتو زياد به براستي ان شاء الله يا رب انا هول ضدن من فكرك هي من خونك هي از خازم تشيكم ومن بيشتر من هول دا از في خوني تشيكم بس دستك بتاني تشبلي نادي من وقتها شو مواري تيربو مش بش شركات من جوزي هرم جزائي وكاري جنان من دس بكرب كاري جنان من دي جن قالك مغدورة قالك مظلومة آلي كاري بيدفيت من كان جن رزقار كرن جمرني جنك كتشك تأثير المكر وجوي شاخيفة من إشي جنان نماكر 8 صال بو كتشك باش بو ديك وبافي جواز ببون إجهاف دايكاوي نزور درست بو بافي نزور درست دخوستن يعني إشي خراب بيبكن دعوجي برز نكربو هذا دفمي قوشبونا خودي جيك يجمر ببينا جيك يجمر ببينا أز الشيء إعدادي تخوينم نوكا أز دخازم بيش بكم أز دخازم بخوينم من نشم دايكاوي دعو بافي دعوي سر من برز بكن أز نشم متخوص از خيني كي جير بيدا بكم متخوص لسر حسابي من بخيني شيء آلي كارياوي بكي يعني از آلي كارياوي بكتب محاوي هي افكج فمدي از نكارم بو خون جمر از خانيه كي تشيكم جواكا تشيجر تشنكا تشي ايج زيرك ايج دخوازن شخور تشنا بكن جيانا خود از خيني جوار تشيكم اي مشاكلي وهبن مشاكلي وايدروني حل بكم دورا از تدريبي بدم واوز واتيخ نافواري ايجدا فأفخونا من براسي برباش خوش كلام دبالا تدي بروجي خفرتر بك مثلا سنتر كلوت الروجافاي كردستان جبك شد بستان بتش اوفيس بتشتكي ولت الورجي والله ازبري الفرتشيكم از شوم روجافاي كردستاني از كتابخاني تشيكم مگو از هرم قامش لوز كتابخاني تشيكم بري از الفردس بيبكم بدا خواري ندانمي يعني بعربي بو انجليزيه بانجليزي بو انجليزي وكردي وعربي لبرتي رجعنا جبر خاطري خوندن بس وبزماني كردي الويدكي وهمو كتابخانه حكومي زماني عربي قرتن تخوصن سيستمي بس زماني كردي تاخن ويدكي براسي سيستمي كي قالك غلطه يعني خوش بشو كيما زانبن زماني عالمي حموي كردي زانبن وزماني ديشي زانبن فرينا دانم انا قريبه بتي الوربك ازيفكم لهر شوينه قريب بدن ازيفكم دوباره امانه زور سپاس بکەین خاتری سپاس بەشەبایەکی زۆرە لە هەولێر بەڕاستی عالەمی برد هاواکە زۆر سپاس دوبارەکە میوانی ئێمە بووی ئەی سعات خوش زۆر بەخێر بێی خاتون زۆر سپاس ما شاء الله توجه هموي شحولو باشر باي برطافي باي برطافي بخير خير شخوا برنامج زندو طبيعيه زور طبيعيه راسيه كشو هواسين زور اصلا خوشي برنامج زندو بوايا باو جوش خروشو تيمان بس چی بيش معربانا خو حاضر كري گەیشتینە کۆتایی بەرنامە بڕگەی تایبەتمان هەبوو دووبارە شەوانی دیکەی پاشیف لەگەڵتانین بەڵام هیواخوازین کە شەوەکانی دیکە بەم شێوازە انشاءالله شەوەکانی دی باران بێ اینجا انشاءالله لەم شەوە تایبەتە بم کەشەوە ڕەشەباویەتی با پێشکەشەکەی کاک پێم والله دوو دانا ئینشەڵڵا ئاهەنگێکە یعنی دوو بەشە ئینشەڵڵا پێشکەشتان دەکەم بە ناوی حی مەدەد مەدەد ئینشەڵڵا لە شیعری حەزرەت شیخ عەبدولقادری گەیلانیە قەدەس الله بفەرموو
سبحاني حي مدد 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 هو مدد يا سبحاني محمد رسول الله هوار هوار يا صاحب القرآن يا نايب سلطاني ذاكيت وبامان أمان قفتم كمين غلامت قفتم كمين غلامت قفتم قرت مسدي هوار هوار قفتم بلي سجامت قفتم بلي سجامت حي مدد 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 هو مدد يا سبحاني حي مدد 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 هو مدد يا سبحاني شاي عالم رسول الله هوار هوار يا صاحب القرآن يا نايب سلطاني عيدي الدنيا وكمان هوار هوار والله جمادي نوا عزيز جمادي نوا ربي شفاي درمان هوار هوار والله بمار نوا عزيز بمار نوا حي مدد 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 هو مدد يا سبحاني حي مدد 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 هو مدد يا سبحاني محمد رسول الله هوار هوار يا صاحب القرآن يا نايب سلطاني مدد 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 الله مدد هو مدد يا سبحاني هو مدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن نايب سلطاني قفتم بيمال قفتم نسيم صنبول قفتم نسيم صنبول قفتا چیز داری قفتم همه غرامت قفتم همه غرامت مدد 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 الله مدد هو مدد يا سبحاني هو مدد يا سبحاني محمد رسول الله صاحب القرآن نايب سلطاني يار ميكو يد الله دلدار ميكو يد الله يار ميكو يد الله دلدار ميكو يد الله عاشق دلداديم دلدار يا رسول الله عاشقي جاناني اي جان يا رسول الله دل میرا بنز دستم صاحب دلان خدا را دل میرا بنز دستم صاحب دلان خدا را دردا که راز پنهان خواهد شد آشکارا دردا که راز پنهان خواهد شد آشکارا یار میگوید الله دلدار میگوید الله یار میگوید الله دلدار میگوید الله عاشق و دلدادیم دلدار یا رسول الله عاشق جانانیم
ای جان یا رسول الله. کشتی نشستگانیم ای باد شرده برقیم، کشتی نشستگانیم ای باد شرده برقیم. باشد که باز بینیم دیدار عاشقان، باشد که باز بینیم دیدار عاشقان. یار میگوید الله دلدار میگوید الله، یار میگوید الله دلدار میگوید الله. عاشق و دلدادیم دلدار یا رسول الله، عاشق جانانی ای جان یا رسول الله. الله ای صاحب کرامت شکرانه سلامت، ای صاحب کرامت شکرانه سلامت. روزی تفقدی کن در بیش بینوارا، روزی تفقدی کن در بیش بینوارا. یار میگوید الله دلدار میگوید الله، یار میگوید الله دلدار میگوید الله. عاشق و دلدادی دلدار یا رسول الله، عاشق جانانیم ای جان